سلااوتان لێ بێبەڕێزان و کاتتان باش خۆشحاڵین پێتان دەگەینەوە لە شەوێکی تری شەممە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری. وەک دەزانن ئەکادمیاکەمان جگە لەو وێبیناری شەوانی شەممە کە ئەوەیان 136مینە چەند بەرهەمێکی تری هەیە کە هەوڵ دەدەین بە سەریعی پیشان ئێوەی بەڕێزی بدەین بۆ ئەوانەی کە پێشتر نان بینیوە ئەوە کارەکانی پێشووترن. سێ کتێب لەسەر پەروەردە کە لەلایەن دەستگای فامەوە چاپ کراوە بە سوپاسەوە، ئەوانیش 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، یعنی ئور 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە، هەروەها پۆلەکەت بەرەواش بکەوە. ئەوە سێ کتێبن کە بەرهەمی ئەکادمیای مێگامایند پلسن. کتێبی تریش و بابەتی تریش ژیری دەستکرد بۆ مامۆستایان، ئەویش هەر لەسەر پەروەردەیە. وانەکانی ژیان 333 وانە کە بە زمانی ئینگلیزی و بە زمانی کوردیە، هەروەها بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. ئەوەش یەکێکە لە بەرهەمەکانی ئەکادمیای مێگامایند پلس. دوایین بەرهەمیش ئەو کتێبە بوو کە بە چاپ گەیشت بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان. جگە لەوە فەرهەنگی ئەلکترۆنی زار بۆ هەردوو سیستەمی ئەندرۆید و iOS بەردەستە بە خۆڕاییە، فەرهەنگێکی ئەلکترۆنیە. جگە لەوە کەناڵێکی ئەکتیڤی یوتیوب کە چەندین وێبینار و ڤیدیۆی بەسوودی تێدایە کە هەموو وێبینارەکانی پێشوو زیاتریش تێدایە، کە ئەگەر پێشتر نەتبینیوە یان سبسکرایبت نەکردووە دەکرێت لە ڕێگەی ئەو QR کۆدەی سەر شاشە مۆبایلەکەت وێنەی بخەیە سەری و یەکسەر دەتگەێنێتە چەناڵ یوتیوبەکە و لەوێش سبسکرایب و ئەو زەنگوڵەش دابگرە بۆ ئەوەی بەردەوام ئەپدەیت بی لەگەڵمان. جگە لەوە لەبەرەوەی بابەتەکانی زۆرن، بابەتەکانی ناو یوتیوبەکە نزیکەی 290 ڤیدیۆی تێدایە، دابەشمان کردو بۆ چەند پلەیلیستێک. ئەگەر بچێ لای پلەیلیست لەوێن دەرێت دەبینی مەسەلەن پوختەی کتێبمان هەیە، پرسیار و ژیرکارمان هەیە، هەندێک جار وێبینارەکانمان بە پێی سپۆڕی دیاری کردووە بۆ ئەوانەی دەیانەوێت لەسەر توێژینەوە لەسەر پەروەردە بەگشتی بە شێوەیەکی گشتی پلەیلیستەکانمان وا لێ کردو بۆ ئەوەی ماندوو نەبن و زیاتر و زووتر بابەتەکان بدۆزنەوە لە ناویاندا. بۆ ئەو پلەیلیستانش دەتوانن ئەو کیوارە سکان بکەن. جگەلەوە چەناڵێکی تایبەت بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان بە زمانی کوردی هەیە کە ئەو تایبەتە بە ژیری دەستکرد و چۆن مامۆستایان دەتوانن لە کارەکانیاندا سوودی لێ ببینن. دەتوانین لە ڕێی ئەو کیوارەوە بچیتە ناوی بۆ ئەوەی بەردەوامیش ئەپدەیت بی، ئاگداری چالاکی و بەرهەمەکانی تری ئەکادمیابی. چەناڵێکی تایبەت بە مێگامایند لە وەتسەپ دانراوە. گروپات زۆر بوون بەڕاستی، بەڵام گروپەکان هەر زوو پڕ دەبوون چکە هەر گروپێکی وەتسەپ 1024 کەس دەگرێت. بۆیە بڕیاردرا کە بیکەینە چەناڵێکی تایبەت. ئەگەر پێشتر ئەندامنی لەو چەناڵە دەتوانی ئەو کیوارە سکان بکەیت بۆ ئەوەی دیسان بێبەش نەبی لە ئەپدەیت و لە بەرهەم و لە کارەکانی تری ئەکادمیا. وێبیناری شەوانی شەممە کە وەکو گوتمان یەکێکە لە چالاکیە بەردەوامەکانی ئەکادمیا کە تا ئێستا نزیک 135 وێبینار بەڕێوە چووە. حسابی ئەو ژمارە زۆرە بکە کە چ ماندووبوونێکی لە دواوەیە و چ ئەرکێکی دروست کردووە بەڕاستی، بەڵام وەکو پابەندیەکی ئەخلاقی و تربەوی و پەروەردەیی و ئەکادمیش ئێمە ئەو بەرپرسیارەتەمان داوەتە سەرشانی خۆمان و بە همەت و هەوڵی ئێوەی بەڕێز و پێشکەشکارانی بەڕێز و ئامادەبوانی بەڕێز بەردەوام بووین تا ئێستا. ئەم شەو 136مین وێبینار بەڕێوە دەچێت کە ئەویش بابەتێکی گرنگە. پێمان وایە ئەم بابەتە کەم باسی لێکراوە، ڕەنگە هەتا حدێک حاڵەت تێگەیشتنیش هەبێ لەو بوارەوە، ڕەنگە لە ڕووی سۆزداری، لە ڕووی نەتەوەی یان لە ڕووی تێڕوانینێکی نێگەتیڤیش هەبێ، خەڵکێک پێی وایە زمانی عەرەبی گرنگ نییە یان نابێ گرنگی پێ بدرێ لەبەر ئەوەی ینی لەبەر هەر سەبەبێک بێ. بەڵام
ئەمشەو پسپۆڕێکی تایبەت لە زمانی عەرەبی کە ڕێز پرۆفسۆری یاردەدەر دکتۆر هەڵگورد محەممەد حەسەنە هەوڵ دەدا ئەو بابەتەمان بۆ شی بکاتەوە کورد و زمانی عەرەبی یان زمانی کوردی و عەرەبی چۆن دەتوانین زمان وەکو دەرفەت و وەکو چەک بەکاربێنین بۆ ئەوەی بە شێوەیەکی استراتیژیتر لە زمان بڕوانین. دکتۆر هەڵگورد هەوڵ دەدا ئەم شەو لە ماوەی 45 بۆ 50 خولەکێک ئەو بابەتەمان بۆ باز بکات. دوای ئەوە ئێوەش دەتوانن قسەی خۆتان هەبێ، ئێوەش دەتوانن پرسیار و سەرنجەکانی خۆتان بخەنەڕۆ. بە کورتی کاک دکتۆر هەڵگورد مامۆستایە لە بەشی زمانی عەرەبی کۆلیژی زمان زانکۆی سەلاحەدین لە ئێستادا، هەم بەکەلۆرێسی لە بەشی عەرەبی کۆلیژی ئاداب وەرگرتووە لە زانکۆی سەلاحەدین، ماستەرەکەی لە بەشی عەرەبی کۆلیژی پەروەردەی زانکۆی سەلاحەدین وەرگرتووە، دکتۆرایەکەی لە بەشی عەرەبی کۆلیژی ئادابی زانکۆی مووسڵ وەرگرتووە، جگە لەوە بەکەلۆرێسی دووەمی لە یاسا لە زانکۆی لوبنانی فەڕەنسی بە پلەی یەکەم بەدەستهێناوە لەسەر ئاستی بەش. هەروەها دامەزرێنەر و سەرۆکی دەستەی دامەزرێن و سەرۆکی ڕێکخراوی سیبەوەی بۆ زمانی عەرەبیە کە لە پارەوە دامەزراوە و چەند چالاکییان هەیە و لە داهاتووشدا چالاکییان دەبێ و بە هەماهنگیش لەگەڵ مێگاماین چەند کارێک دەکەن. دکتۆر هەڵگورد جگە لەو کارەی وەکو پسپۆڕی زمانی عەرەبی دەستەی نووسەرانی ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری زانکۆی بۆ زانستە مرۆڤایەتیەکان کە لە داتەبەیزی DOAJ ئیندێکس کراوە، هەروە دەستەی نووسەرانی گۆڤاری مامۆستایە بۆ زانستە پێداگۆجیەکان و پەرەپێدانی مامۆستایان کە لەلایەن کۆلیژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سەلاحەدین دەردەچێ و مۆڵەتی هەمیشەیی وەرگرتووە لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، هەروەها دەستەی نووسەرانی گۆڤاری قەڵای زانستە کە لەلایەن زانکۆی لوبنانی فەڕەنسیەوە دەردەچێت. دکتۆر هەڵگورد جگە لە پسپۆڕیەکەی خۆی کەسێکی زۆر چالاک و ئەکتیڤە لە بواری تەکنەلۆژیا، لە بواری هونەر، لە بواری زۆر شتیتر بەڕاستی ئەو توێژینەوە زانستیانەی کە ئەنجامی داوە جگە لەوەی کە کاری خۆی پێدەکا، بەڵام پێمان وایە داهێنانیشی کردووە لەوەی لە پێکەوە بەستنەوەی تەکنەلۆژیا بە تایبەتی پرۆگرامەکانی ئەکسل و زمانی عەرەبی کە چەند توێژینەوەیکی لە دەروەی وڵاتیش پێشکەش کردووە، ئەوەی من ئاگادار بم. وەکو کەسیش من بەڕاستی لە مێژە دەیناسم و خۆشحاڵیشم و شانازی دەکەم کە یەکێکە لە برایە نزیکەکان کە زۆر جار اعتیماد لەسەر یەکتر دەکەین و ڕاوێژ بە یەکتر دەکەین لە کارەکاندا. من بدڵنیاییەوە ئەمشەو من بۆ خۆم یەکەم کەس سوودمەند دەبم لە قسەکانی دکتۆر هەڵگورد و تامەزرە و پەرۆشم بۆ بزانم چ دەڵێ. دڵنیام ئێوەی بەڕێزیش ئەوانەی ئێستا لەگەڵمانن ئەوانەی دواتر دەیبینن بەهرەمەند دەبن لە قسەکانی و لە بۆ چوونەکانی. دکتۆر هەڵگورد من کاتەکە ئێستا دەدەمە جەنابەت سەعات 9:08 دقەیە، ئەگەر 5 دقەیەکت ما هەوڵ دەدەم بەبیرت بێنمەوە، ئەگەر خۆشت بەبیرت بوو باشتر، نامەوێت کاتی جەنابەت زۆر بم. ئێستا جەنابەت کۆ هۆستی دەتوانی دەست بە قسە بکەیت، دەتوانی ڤیدیۆ و دەنگ و سلایدەکانش پیشان بدەی. فەرموو. دەنگت نییە دکتۆر جان لای من. یەک دقە دکتۆر شاشەکەم شێر دەکەم. شاشەکە دیارە ئەگە بکێ فول سکرین ڕەنگە باشتر بێ. تەواو فەرموو دکتۆر. فول سکرین ئێستا فول سکرینەتەوە. تەواو دیارە دکتۆر شاشەکەم دیارە، بەس فول سکرینەکەت لابرد. ئێستا تەواوە دکتۆر جان. یاڵە مشکلەمان یەگەر ئەوە ژوو. باش سڵاو ڕێز لە یەکەیەکەی ئامادەبووان لەو وێبینارە کە ئەکادیمیای مێگاماین پلاس ڕێکی خستیە. سوپاسی تایبەتم لۆ برای بەڕێزم کاک دکتۆر هیمدات
لۆ ئەو تە جوانانە هیوادارم شایەنی بم و ئەوەش شتێکی سەیرنیە بەڕاستی مەسەلە عەرەبی هەیە دەرێ الئیناء بما فيه ينضح يعني زانچی تێدابی هەر ئەوەی لێ دەڕژێتەوە ئیدی جەنابی شت پڕاپڕن لە جوانی ئەو شە جوانانەش ئەکید هەر لەو ناخەوە دەردەبڕێت. سوپاسی ئەکادیمیای مێگاماین پڵاس دەکەم کە توانیتی لە ماوەیەکی کەمدا و بە ئیمکانیاتێکی زۆر کەمدا کە ئیثباتی وجودی خۆی بکە و ببێتە ناوەک شتی زۆر بەسوود پێشکەش بکە کە بەخۆم یەکەکەم لەو کەسانێک کە بەردەوام متابعی چالاکیەکانتان دەکەم. داوای لێبوردن دەکەم ئەگەر لە قسەکانم وشەی عەرەبی زۆر بەکاربیێنم ئەویش لەبەر ئەوەی هەر لە حفزۆ بە عەرەبی خوێندیتم و هەموو تەمەنی خوێندنم هەر بە عەرەبی وە ناچارمیدی وەکوبرێت تێکەر وە لەگەرە من و هەوڵیش دەدەم زوو کۆتایی پێبینم چونکە بابەتەکەمان لەوانەیە تۆزەکی شک بێ و لەوانەیە تۆزێک بابرین تەڕ نەبی وەکو دەرێن. پێم خۆشە لە بەنسبەت زمانی عەرەبی کاتێک کە برای بەڕێزم کاک دکتۆر هیمداد بانگێشی کردم لە بۆ ئەوەی بابەتێک پێشکەشکەم فکرم کردەوە باشترین بابەت و کە زۆر پرسیار هەردەگری یعنی کە لە مەجلیسێکدا دەنیشم دەرێن هات و پسپۆری زمانی عەرەبی ئەو کێشەیەمان هەیە یان ئەو پرسیارەمان هەیە یان ئەو تێڕوانینەمان هەیە ئیدی پێم باش وەکو دەرفەتێک بێم ئەلێرە هەندێک لەو پرسیارانەی کە لە لای خەڵک دروست بووە محاولەی ئێوە بکەم جوابیان بدەمەوە لەبەرەوەی بمانێ و نەمانەوێت ئەو ڕۆکە زمانی عەرەبی هەریەک لەو عائیلانە مندارێک یان دووی لە مەکتەبێ و هەمویان بابەتی زمانی عەرەبی دەخینن یان چەند هۆکارێکی دیکەش هەیە. پێم باشە بە ئەو بابەتەیە بە پێناسەیەکی گشتی زمان دەست پێ بکەم پاشانە کە سەبرە بچینە ناو بابەتەکەمان. پێناسی زمان طبعاً زمان چەند پێناسەیەکی زۆری لێ بۆ کراوە. پێم باشوو بە دیسۆسێر دەست پێ بکەم کە بۆی تعریفی کردیە زمان سیستەمێکە لە ڕموزی دەنجی سیمبڵی دەنجی ئیستیلاحی لە مێشتی جەماعەتێکی لوغەوی کە وەدەکە پەیوەندیان لە بنێوان دروستبی و تاچیشکو ئەو زمانە فێردەبی لە ڕێگای جێگرتن کەواتە گە تەماشای ئەو تعریفەیە بکەین دەبینین تەرکیز دەکاتە سەر سیستەمێک لە سیمبڵی دەنجی ئیستیلاحی یعنی چی؟ یعنی لە ئەو گروپەیە ئەو نەتەوەیە ئەو قەومەیە اتفاق دەکەن کە بەو جیهازە برێن مۆبایل اتفاق دەکەن کە بە ئەو شتێ بێن قەڵەم ئیدی ئەوە دەبیتە کۆدێک لە بینمان و تەواصولێک دروست دەبی بەشێک لە سیستەمەکەی سیستەمی زمانە. تعریفی ئیدوار سابیرمان هەیە کە زانایەکی ئەمریکیە دەرێ وسیلەیەکی ئامرازێکی ئینسانی خالصة صاف إنسانية لتوصيل الأفكار والانفعالات والرغبات بۆ گەیاندنی بیر و فکرەکان و هەڵچوونەکان و ئارەزوەکان بەچی بەواستەی چەند سیمبڵێک بەواستەی چەند ڕەمزێک. ئەگەر تەماشای ئێرە بکەین دەبینین لەو تعریفەیە زۆر بە سەریحی لە وشەی ئینسانی دەکات ینی تایبەتە بە مرۆڤ خۆ لەوانەشەیە کە گورێتن ئایا حیواناتەکانیش قسە ناکەن تەواصولیان نییە بەڵێ بەڵام بەو پێی ئەمە باسی دەکەین ئەوە زمان نییە ئەو زمانێک ئەمە باسی دەکەین ڕاستە دەتوانن قسە بکەن بەڵام ئەو قابلیەتەی ئینسانیان نییە لەوانەیە کە باسی بە بەغایەک دەکەی چەند جملەیەک فێر بووە ئەوە ناکاتە ئەو زمانی کە ئەمە باسی دەکەین وە بەستمانە. چۆمسکیش هەمان بە هەمان شێوە تعریفی زمانی کردیە کە دەمەوێت زووتر لەسەری بڕۆم ئەو جارە دەگەڕێنەوە سەر ئیبن جنی کە زانایەکە لە زانایەکانی عەرەبی تعریفێکی زۆر جوانی زمانی کردیە لە 392 بزانم وفاتی کردیە 392 هجری کە دەرێ زمان ئەصوات يعبر بها كل قوم عن أغراضهم چەندەنجێکە يعبر بها هەر قەومەک بەواسطەی ئەو زمانەیە تعبیر دەکەن. يعني چی تعبیر دەکەن؟ تعبیر یعنی دەردەبڕن یعنی ئەو ئەفکارانەی لە مێشتی منە ئەو بیر و بۆچوونانەی لە مێشتی منە بەواسطەی ئەو چەندەنگەیە دەری دەبڕم. تعبیر لە عبورەوە هاتی یعنی پەڕینەوە یعنی ئەو فکرەیە لە مێشتی من دەپەڕیتەوە لە بۆ مێشتی کەسی بەرامبەر. ئەگەر بپرسین زمان لەبەرچی بەکاردێ یەکەم بە مەبەستی پەیوەندیکردن و
واستنەوە یعنی وەظیفەیەکی تەواصلی هەیە لەگەر برادەرەکەم قسە دەکەم چۆنی ئەحواڵت ئەرفلان کەس ئەخباری چییە کۆنتاکتێکمان لەگە یەکتری معلوماتەکەی لەگە یەکتری دەگۆڕینەوە دەمانەوێت زانیاری بگۆڕینەوە لەگەر یەکتری مەبەستێکی دیکەمان هەیە بە مەبەستی فکری و ڕێخستنی مێشک ئێمە وتەیەکێ دەڵێ زمان پۆشاکی فکرە یعنی ئەمە کە لە ناو مێشتی خۆمان فکر دەکەینەوە ناتوانین تەسەوری ئەوە بکەین بەبێ بەکارهێنانی زمان ئەمە فکر بکەینەوە پەیوەندیەکی ڕاستەوخۆ هەیە لە بینی فکر و زمان مەبەستی سێمان مەبەستی کاریگەری و قایلکردن و ئاراستەکردنە ئەمە زۆر جار زمان بەکاردێنین لە بۆ ئەوەی بتوانین کاریگەری بێخینە سەرکەسی بەرامبرمان و تەسیری لێ بکەین نەسیحەتەکی دەکەین ئاراستی دەکەین لە بۆ ئەنجامدانی کارێک لە بۆ کارەکان بەو شێوەیە دەتوانێت و لە ڕێگەی زمانەوە دەتوانی ئەو کارەیە ئەنجام بدەیت لەوانەیە نە لە بۆ تەواصل بی و نە لە بۆ فکرکردنەوەی خۆمان بی و نە لە بۆ قایلکردنیش بی احتیمالی هەیە زۆر جاری وا هەیەمە زمان بەکاردێنین وەکو شتێکی تعبیرکردنێک لە ناخمان مەسەلەن برادێکمان کارە ساتێکی بەسەر دێت دێم هاوسۆزی خۆمی لەگەر دەردەبڕم یعنی عاتیفەی خۆم وڵای پێم ناخۆشە ئەو شتێت لەگە بەکار هات یان پێم خۆشە ئەو سەرکەوتنەت بەدەستینە ئیدی ئەوە پێی دەگوترێت الوظیفە التعبیریە و العاطفیە زائیداً زمان بەکاردێت لە بۆ ناساندنی سەسپاندنی هەویەی تاکەکە مەسەلەن من لەوانەیە دکتۆرام لە زمانی عەرەبی هەیە بەڵام زۆر جار دەچمە مەطعەمە کە دەبینم کابرایەکە عەرەبە لەوانەیە بە کوردی قسە دەکەم نەک لەبەر ئەوەی عنسوڕی بم نەک لەبەر ئەوەی هیچ شتێکی خراپ بەڵکو دەمەوێت ئیثباتی خۆم بکەم کە ئەمن کوردم ئەمن هەم یان زۆر جاری وایە لە پەرلەمان مەسەلەن یان لە جێ سیادیەکان وتارێک کەسێکی سیاسی وتارێک پێشکەش دەکا ئەو کەسە سیاسی وتارەکەی زۆر یعنی عەرەبیەکەی زۆر باشە لەوانەیە لە عەرەبەکان زۆر باشتر بێ بەڵام بە کوردی دێ قسە دەکات لەبەرچی وەکو ڕیسالەیەک وەکو ئیحاء دەرێ ئەمن هەم ئەمن نەتەوەیەکم ئەمن کوردم کەواتە لە بۆ وەزیفەیەکی ئینتیما بەکاردێنی کە خۆت بە دیاردێخی کە ئەمن سەربەچ نەتەوەیەکم زۆر جار زمان بوویتە وەسیلەیەک لە بۆ ئەوەی کولتورمان لە بۆ بگوازنەوە ئەو تەجروبانەی کە لە پێشە خۆمان ڕوویدایە لە ڕێگەی زمان لە بۆمان هاتیە ئەو پەندی پێشینانە عادات و تەقالیدی پێشەوەمانە پێشینانمانە ئیدی ئەوەش لە مەبەستێکە لە مەباستەکانی بەکارهێنانی زمان ئەو جاری واشەیە زمان لە لای شاعرێک زمان بەکاردێنی وەکو شتێکی جوانکاری گەمە بە کەلیمەکان دەکا دەیەوێت فکرێک دەربڕینێک بک بە شێوەیەکی ئیبداعی بە شێوەیەکی پڕاوپڕبی لە ڕەوانبێژی لە بۆ ئەوەی کەسی بەرامبەر لە بۆ خۆی ڕابکێشی ئەوەی خاڵی ئەخیری ئەوەی من هەستم پێ کردی و دەتوانم برێم ئەویان ئیخۆمە لە مەزدەران نەمتێ مەبەستی چەوسانەوە زۆر جاری وایە دیتمان زمان بە مەبەستی چەوسانەوە بەکار دەهێنرێ لە بۆ نمونە ئەوەی ئەمە دیتمان کاتێک کە وڵاتێک یان بابرین بە میسالەکەی بە خۆمان بینینەوە ئێمەی نەتەوەی کورتار وەکو دەبینین دا بەش بووینە چەند سەرچەند نەتەوەیەک دەوڵەتی چەند نەتەوەیەک مەسەلەن بڕۆ تورکیای لەوانەیە زمانی کوردی مەمنوع بی نەتوانی بە زمانی کوردی بخێنی لە سووریای لەوانەیە ناتوانی بە زمانی کوردی بخێنی لۆ ئەو ڕژێمە سیاسیە هاتیە زمانەکەی خۆی وەکو چەوسانەوەیەک بەکاردێنی لە بۆ ئەو نەتەوەیە کە ئەوەش لە زیاتی کاریگەری باش کاریگەری زۆر خراپی لێ دەبی چونکە لێ دێتە جێ لەبەر ئەوەی ئەو میلەتەی کە دەچەوسێنرێتەوە تووشی ڕەتفعل دەبی هەر وەک ئەو ڕەتفعلەی ئەمە لە لای خۆمان دەبینین کە تووشی هاتینە یعنی دەبینین خەڵکەکی زۆرمان هەیە لەوانەیە حساسیەی لە گەزمانی عەرەبی هەیە لە عقدەی لە گەزمانی عەرەبی پیا کردیە با ئەمە پرسیارێک بکەین ئایا چی خاوەنی زمانە مصطلحی خاوەنداریەتی یان کە دەرێن مولکیە بەو شتە دەگوترێت کە ئەتوو سوڵتەیەکی مطلقت لەسەری هەیە یعنی ئەو مۆبایلی دەستت کە ئێستا پێ جەلە و سیمینارە ڕادەگری مولکیەتێکی مطلقی خۆتە یعنی یەکێک ناتوانانی بێلێتی ببە کەواتەوە ملکی تووە سیارەکەت کەس ناتوانانی بێ سویجەکەت بەکاربیانی بێ ئیزنی تو
ئەوە مولکیەتی خۆتە. کەواتە ئەوە مولکیەتە. بەنسبەت زمان تایبەتمەندیەکی هەیە کە مولکی هیچ کەسێک نییە ئیلا ئەو کەسە نەبی کە قسەی پێ دەکا. ئەمن دەتانم برم فلان کەس مۆبایلەکەم بەکارمێنە، بەس کابراایەکی بەنگلادیشی کە دێ بە کوردی قسە دەکە ئەم ناتانم پێ برم زمانی بەنگلادیشی زمانی کوردی بەکارمێنە، بڕۆ بە زمانی خۆت قسە بکە. کەواتە زمان مولکی هیچ کەسێک نییە، مولکی هیچ سیستەمێکی سیاسی نییە، مولکی هیچ پاشایەک و مەلیکێک نییە. زمان خاوەنەکەی کۆمەلگایە و خاوەنەکەی ئەو کەسەیە کە قسەی پێ دەکا. لۆیش ئەگەر وا دەزانی زمانی عەرەبی زمانی بەعسە، زمانی ڕژێنی بەعس نییە. ئەگەر وا دەزانی زمانی دینی ئیسلامە، ڕاستە قورئان بەوی هاتی، بەڵام زمانی عەرەبی پێش قورئان قسەی پێکرایە. دوایە ئەو نەزرە غەڵەتەی کە ئەمە ڕقمان لە زمان دەبیتەوە. باشە دەوروبەرمان، یعنی من بێم ڕقم لە عەرەبی ببتەوە، ڕقم لە فارسی ببتەوە، ڕقم لە تورکچی ببتەوە، لەبەر ئەوەی ئەوانە سیستەمە سیاسیەکانیان دژی منن، بێگومان فکرکردنەوەیکی غەڵەتە. باش ئەگەر وابی مادەم نابی ئەم بە زمانی ئینگلیزیش قسە بکەم، دەبێت دژمنداریەک لەگە زمانی ئینگلیزیش ڕاگرم، لەبەر ئەوەی سەری فتنەکە سیاسی ئینگلیزی بوو کە کوردستانی دابەش کرد بەسەر ئەو هەموو دەوڵەت هەیە، مشکلەکەی لە بۆمان دروست کرد، فەڕق تەسود. کەواتە من دەبی ئیعلانی شەڕ بکەم لەگە زمانی ئینگلیزیش؟ نەخێر، کەس خاوەنی زمان نییە، زمان مولکی ئەو کەسەیە کە قسەی پێ دەکا. پرسیارێک ئەگەر لە خۆمان بکەین، ئایا بۆ کورد زمانی عەرەبی بە زیانە یان بە سوودە؟ ئەم نازانم، ینی ئایا هیچ زیانێک لەوەی هەیە ئەتو فێری زمانی عەرەبی ببی؟ لە بەرامبەردا ئایا سوودی هەیە ئەمن فێری زمانی عەرەبی بم؟ یان لە بۆ کوردێک زەڕورە فێری زمانی عەرەبی ببی؟ لەبەر چەند هۆکارێک. هۆکاری یەکەم، ئەمە بمانەوێ و نەمانەوێ، میلەتێکین دیانەتەکەمان ئیسلامە، زۆر بەمان دیانەتەکەمان ئیسلامە. ئەتوو سبەینێکە هەر دەستی کە ئەگەر تۆزێک بە دیندارێکی مولتەزیم بی، نوێژەکەت دەکەی بە عەرەبی دەست پێ دەکەی، ینی پێشەوەی قسە لەگە هەر کەسێک بکەی بە عەرەبی نوێژەکەت دەکەی. ئەوە خاڵێک. خاڵی دووەم، ئەگە بچیە مزگەفتەیەک سەلام و عەلەیکم عەلەیکم السەلام بمانەوە نەمانەوێت تێکەیر بووە لەگە کولتورمان، و ئەوەش کەمینیەت هیچ تێکەڵبوونی زمان یان بەکارهێنانی عیبارات و زمانی دیکە لە ناو زمانی خۆمان کە بەکاری بینین ئەبەدەن کەمینیە لە بۆ زمانەکەمان، بەڵکو دەوڵەمەندیە، بەڵکو نیشانەی ئەوەیە کە زمانەکەی زمانی کوردی زمانێکی نەرمە و شلکە، بە تعبیری کاک عەبدوڵڵا پەشێو گوتی زمانێکی نەرمە، زمانێکی شلکە، دەتوانی بگونجێت لەگەر هەموو زمانەکانی کەوتە قبولی هەموو کەلیماتەکانی کەوکە زۆر بە ئاسانی دەی کوردێنی. کەواتە ئەو مستەلاحاتە ئاینیانەیە کە ئەمە بەکاری دێنین زۆربەی لە دینەکەەوە هاتیە. لۆ کابرایەکی داعشی بێت ئاەتەکەم لە بۆ تەفسیرکە، لۆ ئەمن توانای ئەوەم نەبی بێم تەفسیری ئەو ئاەتە بخینەوە لە مەسادیرەکان. کەواتە لە بۆ ئەوەی بەغەڵەت دینم تێنەگەیەندرێ، مەفروزە ئەمن بتوانم خوێندەوارێکی چاک بم لە بۆ ئاەتەکان، لە بۆ ئەوی بە تێگەیشتنی خۆم بێم لە شتەکان بگەم، نەک کابرایەک بێت تەوجیهی ئەو میلەتەیە بکات لە بۆ ئەوەی خۆی بە عەرەبزان بزانی و بێ تەفسیری ئاەتەکانمان لە بۆکە. خاڵێکی دیکە ئەمە بمانێ و نمانەوێ، مەکتەبەیەکی دەوڵەمەندمان هەیە لە زمانی عەرەبی بەنسبەت توێژەری کورد، بەنسبەت خوێنەری کورد، زمانی عەرەبی مەکتەبەیەکی زۆر دەوڵەمەندە. یعنی تەحەدا دەکەم هەر کەسێک بتوانی بێ بەحسێکی قانونی بنووسی بێ بەکارهێنانی مەزدەری عەرەبی یان مەوزوعاتی تاریخی. حتا زۆر جار ئەگە بمانەوێت لە زمانی کوردیش لەسەر تاریخی کوردیش بنووسین، ئێخۆ ئەتو دەبێ بزانی کابرایەکی عەرەب کو هاتیە باسی کوردی کردیە، ئایا بە باشی باسی کردیە، بە خراپە باسی کردیە. کەواتە زمانی عەرەبی زمانی مەکتەبەیەکی دەوڵەمەندە، پێویستە ئەمە خۆمانی لێ بێبەش نەکەی. هەروەها زمانی عەرەبی زمانی زیاتر لە 400 ملیۆن کەسە کە لە دەوریان دەژین، یان بە پێش ئەو خاڵە بڵین زمانەکە لە زمانە فەرمیەکانی نەتەوەیە گرتوەکان. هەروەها زمانی 400 ملیۆن کەسە. یعنی من کە زمانی عەرەبی دەزانم، دەچم لە کۆنفرانسێک بەشداری دەکەم، دەتوانم کۆنتاکتێک دروستکەم لەگەر ئەوانە،
دەتوانم قسەیان لەگە بکەم، علااقاتیان لەگە دروست بکەم، دەتوانم سۆز و عەتفیان ڕاکێشم، دەتوانم وە بکەم لە معاناتی من تێبگەن وەکو کوردێک کە بابرین لە ناو دەوڵەتی عێراق و دەوڵەتی سووریا بەشێک لە مافەکانی مەی تێدا خوراوە و فعلەن ئەمن چەندەها برادرم هەیە بە حکمی ئەوەی علااقاتم هەیە لەگە سووریا لەگەر دکتۆرام لە مووسڵ بووە لەگە برادرانی مووسڵیم هەیە لە جەزائیر لە هەموو جیەکان، یعنی تەمەشا دەکەم تەعاتوفێکیان لەگەرەمە هەیە. باشە ئەو تەعاتوفەیە بە نەرمونیانی و بە برادەرایەتی دەکرێت یان بەڕک و کینە دەکرێت. کەواتە ئەمن کە زمانی عەرەبی دەزانم زمانی 400 میلیۆن کەس و زیاتریش دەزانم کە لە دەوروبەرمان دەژین. خاڵێکی دیکە زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە، یعنی ئەمن ئەگە بەس کوردی بزانم، تاوان ئەمە لەگەر ئەوەی دەزانین کە ئینسان هەرچەند زمان بزانی ئەوەندە کەسەیە، بەس ئەمن ئەگە باسی زمانی عەرەبی دەکەم ئێستا لێرە، زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە. باشە لۆ کابرایەکی عەرەب بێ لەسەر جەزیرەی قسەی باسی کورد بکە ئەم تێی نەگەم بزانم ئەو کابرایە چ دەرێ، ئایا بە باشە باسم دەکە یان بە خراپە باسم دەکا. لۆ کابرایەکی عەرەب لەسەر عەرەبێکی شۆڤینی بێ جوونم پێ بدە بە زمانی عەرەبی ئەمن تێی نەگەم بزانم چم پێ دەرێ، نەک هەر ئەوەندە با بتوانم کۆنتاکتیشان لەگە بکەم، تەلەفۆنیان لەگە بکەم، ڕەدیان بدەمەوە، لەسەریان بنووسم، بە مەقالە جوابیان بدەمەوە. ئیدیکەوەتە ئەگەر يعني حتى وەکو ضرورەت لە بۆ زمانی عەرەبی، يعني زۆر جار دەرم کاکە گەرە تو عەرەب دۆستە هەر دەبی زمانی دۆستەکەت فێربی، ئەگەر دوژمنتە دەبی زمانی دوژمنەکەت فێربی. ئینشاءڵڵا دوژمنمان نییە، ئەمە دوژمنداری وەکو کورد ئەمە دوژمنداری لەگە کەس ناکەین، ئەمە ئەگەر ئەوەی کە حەقی مەی خواردیە سیستەمە سیاسیەکانە، ئەمە کابرایەکی عەرەب بەریە بی لەوانەیە هەندی من زەرەرمەندبی لە سیستەمە سیاسیەکەی خۆی. کەواتە زمانی عەرەبی زمانی ڕاگەیاندنە یا خۆزگە زۆربەی زۆری کوردەکان مەسەلەن بتوانن مداخەلە بکەن لە کەناڵەکان کاتێک قسەمان پێ دەگوترێ و بتوانن بە شێوەیەکی ئاشتیانە داوای حەقەکانمان بکەین لە بۆ ئەوەی خیتابێک دروست بکەین، ئەوانیش بگەنە سەر قەناعەت. ئەمە پێویستیمان بەوەی خەڵکانێک کۆ بکەینەوە لە دەوری خۆمان. خاڵێکی دیکە زمان بازاری ئەوڕۆکە بەنسبەت ئێمەی کوردووە، لەوە من لەسەر ئەو خاڵی تۆزێک دەبیلێک جوداکەینەوە زمانی عەرەبی فەسیح و زمانی بازاری، بە ئەو جارە بینە سەر زمانی بازاری. زمانی کارە ئێستا هەلی کارە، زۆر جار لە شەریکاتەکانە تو دەچی یەکسەر داوات لێ دەکا کابرا ئەگە کوردیش بی ناحەقی نییە کابرا تعاملی لەگەر خەڵکی عەرەب هەیە، بازارێکی زۆری لەگەر عەرەب هەیە، ئەو ناچارە برێ ئەو کەسێک کە پێشکەش ئیشەکە دەکا ناچارە ئەو زمانی عەرەبی بزانی لە بۆی بتوانانی تەواسولیان لەگەر بکە. و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لە 2000ەکان بابرین خەڵکانێک ئیشان بە زمانی عەرەبی نەبووە، ئێستا پاش ئەوەی ئەو هەرێمەکەمان ئەو پێش کەوتنێ بەخۆ دیتیە و بوویتە مەرکەزێکی گەشتیاری، دەبینین عەرەبەکان زۆر دێن ڕوو لێرە دەکەن، تەمەشا دەکەین کابرایەکی دوکاندارە بە دوای فێربوونی زمانی عەرەبیدا دەگەڕێ لەبەرەوەی بوویتە مەزدەری ڕزقەکەی. دەکرێت ئەمن کابرایەکی عەرەب هەتا مشتی نافرۆشمە تو بڕۆدەریان عەرەبی نازانم نەفێر، کابرا لە دوو ڕستەکەی خۆی دەگەڕێ. ئەوەی کە زۆر کۆڵدارم و داخی منی داخین دەدڵە ئەو نقطەیە بمانەوێ و نەمانەوێ زمانی عەرەبی زمانی فەرمی دەوڵەتی عێراق. چەکەکەمان ڕاستەوخۆ ئەلێرەیە. ئەمە زۆر جار سیاسیەکانیشمان وە دەرێن، جاری جاران نەمایە ئەتو کلاشینکۆفێک بە سەرشانت دادەی و بچی لە چیایەکان دیفاع لە مافەکانت بکەی و مافەکانت بە چەک وەربگری. ئەو ڕۆژی دایالۆگە، ئەو ڕۆژی حیوارە، ئەو حیوارەیە بە چ دەکرێت؟ بە زمان دەکرێت. شەڕی ئێستامان شەڕی زمانە کە زمانەکەت بەکارینە طبعاً زمانی قانونیش زیاتر. باشە لۆ ئەمن نەتوانم حکوومەتی مرکز زوڵمەکەم لێ بکە نەچم بە عەرەبیەکی زۆر جوان لایحەیەک نەنووسم و تەظەڵومێک نەنووسم پێشکەشی مەحکەمەی فیدرالی بکەم، بێم بە کوردی بنووسم و یەک لە بۆم تەرجەمە بکە، یان ئەمن ڕاستەوخۆ بێم بە زمانی عەرەبی ئەو لایحەیە بنووسم. لەوەی گەورەتر و لەوەی کارەساتتر کاریگەرتر مەسەلەی پەرلەمان و تەشریع و دەستورە، یان دەستور بابینە پێش مەسەلەی دەستور و تەشریع و تعلیماتە. یعنی
ئەمە زۆربەی زۆری کێشەکانمان بە سەبەبی زمان تووشی هاتینە. ئەو تەشریعانەی ئەو نەسانەی کە دار ڕێژراینە لەوانەیە خەلەل و فەجوەی تێداوی، فەجوەی زمانی عەرەبی تێدایە. کابرایەکی عەرەب دێ زمانی خۆیتی وەلو من نارم عەرەبەکان لەمە باشترن، بە ئەترافی خۆیان عەرەبەکان دەرێن ئەنگۆ لەمە باشترن لە زمانی عەرەبی، بەڵام مقارنە بە هەندێک حالەت ئەو کابرایە دێ تەلاعوب بە کەلیماتەکان دەکات، پڕ بە پیستی خۆی دەستورەکە دادەڕێژی، پڕ بە پیستی خۆی قانونەکەم لۆ دادەڕێژی. باشە لۆ ئەمن يعني وەکو گلەیەک لە کیانە سیاسیەکان لە ئەحزابە سیاسیەکان لۆ ئەمن نێم کاکە پەرلەمانی کوردستان هەر کەسێکی دەنێری بینێرە مشکلەمان نییە، بەس لە بۆ پەرلەمانی عێراق ئەتو شەڕی نەتەوەیەک دەکەی، شەڕی میلەتێک دەکەی، شەڕی تاریخێک دەکەی، شەڕی چەندەها ڕووبارخین دەکەی، مافەکانمان لە دەست نەدەن. لۆ نایم کابرایەکی عەرەبی زان دابنێم بنێرم لە بۆ تەرشیحەکەم و بنێرم لە بۆ پەرلەمان. هەتا کەینێکە ئەمە کەسانێک بنێرین لە بۆ پەرلەمان لەسەر حیسابی مەحسوبیەت و مەنسوبیەت ها ئەوە فلان کەس دەیناسی وها ئەوە مەنسەبێکی باشەوەها ئەوە ڕاتبەری چاچی پێوەردەگری. کاکە ڕاتب ئەگە دەتەوێت امتیازاتی دەیوەرە دێکانە امتیازاتی بدێ، امتیازاتێکی شخصی بدێ، بەس لۆ ئەتو کابرایەک ڕەوان دەکەی لەولای تووشی مشکلەمان بکە. ئەو هەموو نارێم هەموو زۆربەی زۆری مشکلەکان کە هەیتمان لەبەر ئەوەیە تعلیماتەکان بە ئەو کەسانێک کە بەشداری دەکەن لەوانەیە زۆر بە جوانی نەتوانن بێن تعلیماتەکاندا ڕێژن سیاغەکاندا ڕێژن کە ئێستا مەدەین هەندێک نمونە باز دەکەین لێوکانە. کەواتە پەیامەکەم لە بۆ لایەنە سیاسیەکان کاکە خێرتان دەگاتێ کەسانێکی شارەزا هەرچەندە سیاسی بی، هەرچەندە عالیم بی، هەرچەندە تاریخی بی، هەرچەندە اقتصادی بی، سبەینێ کە نەتوانی زمانی عەرەبی بە جوانی بەکاربینی ناتوانی ئەفکارەکانت فکرەکانت بگەینی. ماوەک پێش ئێستا شتێکم جێلێ بوو نازانم یەک لە مڕەشەحەکان بوو المهم گوتویان ئەتۆ عەرەبی نازانی دەچێ بەغدایە گوت بێ عەرەبی چییە من بە ئای مەشارعی قوانین لۆ دەنووسم. کاکە لۆ چما زمانی عەرەبی بەس لە مەشارع قوانینە ئەدی ئەو مەشروع مناقەشە ناکرێ، پرسیارت لێ ناکرێ، ئەوەی بەرامبرت قەناعەتت پێ ناینی، ئەتو قەناعەت بە ئەوەی ناینی، یعنی دەی ئەتیماد دەکەی سەر ئای بەتەمای ئای ئەتو خۆت تەرشیح کردیە. یعنی بەڕاستی کەلەنێکی زۆر زۆر گەورەیە، مەفروزە فکری لێ بکرێتەوە ئیدی ئەو کەسانێک کە تەرشیح دەکرێن لە بۆ پەرلەمان على الأقل بە تێستێکی زمانی عەرەبی بکرێت. ئەگە دەرەجەیەکی معقولی نەهینە شیاوی نەهینە بە یەکەشکە بێتن بڕواتان هەبی، یعنی ئەو کادیرەی ئەو عەرەبی زانەی لەناو ئەو کوردستانەی مە هەیە، ئەو کوردانەی مە هەیە بڕوا بکە بە دەگمەنە لەسەر مستەوای عالەمی عەرەبی. یعنی لە زۆر کۆڕ و کۆبوونەوەکان پێمیان گوتیە برادەرەکان بەخۆم تەڵەبەی دکتۆرای بووم لە جامیعەی مووسڵ، حەز ناکەم ناوی مامۆستایەکان بینیم، یەک لە مامۆستایەکان کە ئێستا متەقاعدە باسی کورد و زمانی عەرەبی کرد، گوتی ئەشهەدو بالله، ئەمن 11 کەس بوون تەڵەبەی دکتۆرای تاقە کورد بووم لە ناویان، گوتی ئەشهەدو بالله ئەوەی کورد لە زمانی عەرەبی دەزانی، ئەو ئیمکانیەتەی ئەمە هیچمان زۆرینەی عەرەب نیتمان مقارنەتەن بەوەی کە زمانی خۆمان نییە و مقارنەتەن بەوەی عەدەدەکەمان ڕێژەیە. یعنی نمونەکی هیناوە گوتی فلان کەس مناقشی بووم لە جامیعەی سەلاح الدین 20 دقیقە ئێرتیجالی بەبێ وەرەقە قسەی کرد بێ ئەوەی یەک غەڵەت بکە. باشە ئەوە مەفخەرەیە لە بۆ من، سەربەرزیە لە بۆ من ئەو مامۆستایە عەرەبی دەزانی، ئەو مامۆستایە کوردە عەرەبی دەزانی یان شەرمەزاریە لە بۆ من. باشە چەند خۆشە لە بۆ من کە بێن کابرایەکی عەرەب بێ لەوحەکانی ناو بازاڕ ببینی بێ غەڵەتی ئیملائیە. ئەم دەچم لە وڵاتە عەرەبیەکان یان لە وڵاتەکانی دەوروبەریش لە محافەزەکانی دەوروبەریش دەبینم لەوحەی ئیعلانات بە غەڵەتی نووسرایە. زۆر جار کە لە مووسڵ پیاسە دەکەم بە برادەرەکانم درێم کاکە ئەنگۆ عەرەبن معقولە ئەو غەڵەتانە لە ناو ئەو لافیتانە هەبی. مەبەستم چیە لێرە؟ مەبەستم ئەوەیە کاکە وەڵڵاهی ئەو عەرەبی زانەی لە لای ئێمە هەیە بڕوا بکەن لە ناو عەرەبەکان نییە، بەس حەیف چێ دەیان ناسی. ئەوە بەنسبەت زمانی عەرەبی کەواتە بمانەوێت نەمانەوێت ئەو ڕۆ زمانی عەرەبی لە بۆمە چەکەکی زۆر زۆر کاریگەرە، ئەمە دەتوانین بەکاری بینین لە بۆ بەدەستێنانی مافەکانمان بە شێوەیەکی سلمی و ئاشتی خوازانە. و لەو منبەرەوەش یعنی پێشنیار دەکەم کاکە گەر ئەو ئەندام پەرلەمانانەی بەغدا
چوینەوە عەرەبیش نازانن کاکەمە وەکو قسمی عەرەبیان وەکو ڕێکخراوی سێبەوەی بۆ زمانی عەرەبی ئامادەین دەوریان لە بۆ بکەینەوە لە بۆ ئەوی بتوانن چەکداریان بکەین بە چەکی زمان لەوەی لەوێن دێرە بتوانن دیفاعمان لێ بکەن. کەواتە ئەوە بە نسبەت ضرورەتی ئەوەی من ڕای من ضرورەتی زمانی عەرەبیە لە بۆ کوردە کە فێری زمانی عەرەبی. لەبەرچی چەکە من گوتمان هەندێک تعبیرات هەیە بەکاری دێنین مەسەرەن شردنیە ئەو شتانی کە من ئێستا باسی دەکەم فعلەن لە ناو قانونەکان هەبی بەس دەرێم دەکرێت ئەو هابی و ئەگەر ئەوها گوترە دلیل ئاسارەکەی ئەوەیە ئاسارە قانونیەکەی ئەوەیە ئەگەر ئەوهاش گوترە ئاسوارە قانونیەکەی ئەوەیە. مەسەلەن ئێستا ئەمە لە بڕگەیەکی قانونی مەسەلەن دەتوانی برێ يجوز للحكومة الاتحادية تمويل حكومة الإقليم. ئایا جیاوازی چیە لەوەی کە دەرێ يجب على الحكومة الاتحادية یان برێ تلتزم الحكومة الاتحادية بتمويل الإقليم. لێرە ئەتوو کە دەرێ يجوز کەواتە ئەتوو ئۆفەرەکت دایتێ و دەتوانی بیکە و دەتوانی نەیکە قوەی ئیلزامی نییە لێرە ئەو سیاغەیە بەو نەوعەیە. ئەدی ئەگەر گوتت يجب ملزمە ئیلزامت دەکات چونکە ئەمە هەندێک نصوصی ئیلزامیمان هەیە هەندێکیان دەبی بە قوەی قانون دەبی هەندێکیان دەبی کەسەکە داوا بکە کەواتە تو دەبی نەسێکی وا ئیلزامی پێشکەش بکەی کە مەتاتیەتی تێدا نەبی. يان دەرێ يجب على حكومة الإقليم تسليم الواردات النفطية وغير النفطية. پێویستە لەسەر حکوومەتی هەرێ وارداتی نفتی و نافتی تەسلیم بە بەغدا بکە. لێرە ئەتوو وەی بەکاردێنی بەس لەوانەیە من محاولەی ئەوەی بکەم کاکە وەڵڵا ظروفمان خراپە پێمان ناکرێت هەر عوزرێکمان هەیە بە ئەو بەکاربینم لە جیاتی واوەکەی ئەو بەکاردێنم. جیاوازی چییە لە نێوان واو ئەو کە دەری وارداتی نفتی و نانفتی یعنی هەردووچی دەدەمێ ئەگەرێت ئەو هەمزەی لە بۆ زیادکەی یعنی یان وارداتی نفتی یان غێری نفتی. کەواتە لێرە یەک حرفە بەس تەماشای چ کاریگەریەکی دەبی لەسەر سیاغە قانونیەکە لەسەر واقعەکە. مەسەلەن هەندێک عیباراتی مەطاتی هەیە لاستیکی هەیە وا چاکە مشەڕعەکان زۆر بە حساسیەتەوە بە هەستیاریەوە مامەڵەی لەگە بکەن کە نێخرێتە ناو نەسا تەشریعیەکان. مەسەلەن ئەتوو مافەکت دەدرێتێ لە بەغدایە لە کۆتایی ئەگەر ئەو جملەی بنووسی بما لا يتعارض مع القوانين النافذة يعني تو ڕاست کۆتوبەن کرد ڕاستە تو لەو قانونەی مافەکت دەداتێ بەس ئەو قانونەکە هەیە لەوێ ڕێگری لێ دەکات. مەسەلەن بەنسبەت نەفت و غاز بابرێن کاکە من قانونەکرد لۆ دەکەم اتفاقیەکرد لەگەر دەکەم بەو نەوعەیە بەس لەو لای قانون تەشریع ڕئیسیەکە کە نافذە ئەو حقت ناداتێ. کەواتە ڕاستە لێرە موشکینەکی داییە ئەتوو ئیقناع کرد بس والله ئەوە يتعارض يعني یەکتر ناگرتەوە لەگە قوانین نافذ کەواتە ئەمە ناتوانین ئەوەی بەکاربینی. کەواتە ئەو عیبارە مەطاتی زۆر بە حەزەر مشەڕعەکانمان ئەندام پەرلەمانەکان ئەوانێک کە اتفاقیات دەکەن دەبی زۆر بە حەزەرەوە تەعامل لەگەر ئەو جملەیە بکەن. فەخەکی دیکەمان هەیە تەڵەیەکی کەمان هەیە دەرێ وتنظم أحكامها بقانون يعني أحكامي ئەو شتەیە بە قانون ڕێک دەخسترێ بە تایبەتی ئەوە ئەگەر لە کار پێویستە حقوقیان بدرێ ئەو حقوقەیە بە قانون تەسبیت دەکرێت نەخێر ئەوە نابی ئەو شتێ بکرێت لە نەسی دەستوری لەبەرچی لەبەرەوەیە تو کە بە دەستور لەوانەیە هەر مکەوینێک دووسێ نوێنەری هەیە لە وێندەرێکە تو شەڕت پێ دەکرێت بەس کە مەوزوعەکە هاتە ناو پەرلەمان ئەتو چەند نسبەی چەندت کووردە ئەتو هەموو دوژمنەت هەیە ئەتو دەتوانی بێ خۆت تەسلیمی قەدەرکەی وتنظم وان تنظم أحكامها بقانون نابی ئەتو ئەو مەجالە دروستکەی لە بۆ ئەوەی لە مستەقبل بێ کۆتوبەندت بکە چونکە کابرای قانونی دەزانی کابرای عەرەب لەوانەیە دەزانی. خاڵێکی دیکە منحە و استحقاق الفرق چیە لە بینی منحە و استحقاق؟ کاتێک دەرێ مەسەڵەن داوا دەکەین ڕەواتب ئەگەر بە منحە وەصفی بکەی فەرقی چیە لەگەرەوەی بە استحقاق وەصفی بکەی. کاتێک کە دەری ڕەواتب منحە شەر نییە واجب نییە بدرێت لەوانەیە منحەکەت دەدرێتەوە منحەکەم دەبڕدرێت. ئەمە استحقاق لە حەقەوە هاتیە کە گوتت حەق یعنی ئەو حەقەیە نافەوتێ و هیچ منەتی هیچ کەسێکی تدانە دەبی ئەو حەقەیە خۆت وەربگری.
موضوعێکی کەمان هەیە خلاف و نیزاع ئەتوو کابراایکی سیاسی کە دەرێ خلافم هەیە یان کە دەرێ نیزاعم هەیە فەرق چیە لە بینیان یاخود بابرین کابراایکی پەرلەمان یان لە کاتی سیاغەی تەشریعی کە ئەو کەسێ دەرێ عند حدوث خلاف یان عند حدوث نزاع ئەو ئەندەم پەرلەمانی کە چوتە ناو پەرلەمان لە بەغدا دەزانێ خلاف و نزاع فەرقی چییە؟ خلاف شتێکی ناکۆچیەکی دەرەجەیەکی خەفیفە بەس کە دەرێ نیزاع دەرەجەکەی زیاترە لەوانەیە برێ ئەگە نیزاعك ڕوویدا ئەو کاتی ئەمە نلجأ إلى المحكمة الاتحادية یان ئەو کاتی ئەمە ئەو شتێ دەکەین دەرێ نیزاع نەیگوتێ خلاف کابرای عرب دەرێ نیزاع کوردەکە دەرێ ئەوە ئەو شتێ ڕوویدا دەرێ ناکاکەەوە نیزاعنی و مجرد خلافێکی بەسیتە پێویست ناکە یان محکمەی اتحادی لەوانێ داوایەکە ڕەفز کاتەوە دەرێ نەگەیشتە مەرحەلەی نیزاع کەواتە خلاف و نیزاع هەردووچیان ناکۆچیە بەس ئێ نیزاعەکەی مرتبەک بەرزترە مەسەلەش کە هەیە مەسەلەن پێویستە حکوومەتی فیدرالی ڕاتبەکان نێری و تعهد بکە یان زەمانەت بکە فەرقسێ لە بینی زەمانەت و لە بینی تعهد ئێمە ئەگەر برین تعهد دەکا یعنی وعد بدا کابرا لەوانەیە وعدەکەی جێبەجێ نەکا یعنی ئەمە لە قانون دەرێن درۆ عقوبەی لەسەر نییە هەموو قانونی عقوبات بخینەوە درۆ عقوبەی لەسەر نییە کابرا لەوانەیە لە هەندێک حالەت هەیە تعهد دەدا تعهدەکە عقوبەی لەسەر نییە بەس کە گوتت زەمان یان ئەگەر لە سەریشی بی تۆزێک مەجالی تێدا مراوەغەی لەسەر بکرێت بەس کە گوتت یەضمەن ئەو کاتی نە ئەو کاتی گرنتی بوونی تێدایە کەواتە کە دەرێ زەمان یعنی زەمانەتت هەیە و بارمتەیەکت هەیە ئەگەر ئەو بڕگە یاساییە جێبێت ئەو نیزاع ڕوودا ئەمە دەبی تحکیم بکەین یان وەساتەمان پێویستە پێویستیمان بە تحکیمیان پێویستی بە وەساتەیە فەرق چیە لە بینی تحکیم و وەساتە ئەمە دەبی زۆر بە وردی ئەو دوو مستەلاحەیە بەکاربینین لە دانوستانەکان لە مەحافیلی سیاسی لە یان تەشریعی کە دەرێ وەساتە یعنی واستە ئەمن کابراایەک واستە لەک نەمدەکە ئەمن مەجبوری مەواستەکەی قبولکە ئەمە داوای وەساتە دەکەین شخصی وەسیط کە دەکات شخصی سێم قووەیەکی ئەوتۆی نییە کە ئیلزامت بکە لە بۆ ئەوەی نیزاعەکە حەلکە ئەمما برێ داوای تحکیم دەکەین نەری داوای وەساتە دەکەین کە گوتت تحکیم بە قووەترە یعنی ئەو کەسەی کە دێ حکم دەکات کە حکمی کرد یعنی دەبی شتەکەی جێبەجێ بکرێ شتی زۆرمان هەیە بەڕاستی حەزم نەکرد من زۆر لەسەر ئەو مەوزوعانە بڕۆم ئەو هەروەکو چەند نمونەیەکی نامانەوە تایبەتمەندیەکانی زمانی عەرەبی چینە ئەو زمانی عەرەبی بە هەند تایبەتمەندی دەناسرێتەوە کە تایبەتمەندی دیارەکان حرەکاتی ئێعرابیە پێش ئەوەی بچمە سەر حرەکاتی ئێعرابی زۆر جار لە تەڵەبەکانم پرسیارێکیان لێ دەکەم دەرم ئەنگۆ تەڵەبەی قسمی عەرەبین لە ئیبتیدائیەوە عەرەبیتان خوێندیە ئێعرابتان خوێندیە تا ئێستا ئایا ڕۆژێک لە ڕۆژان پرسیتت ئێعراب یعنی چی؟ دڵنیام کە ئامادەبووان وەلو من شاشەکەم لێ دیارە نازانم کەسەن کەس لە ئەوەیە دڵنیام زۆربەی زۆری هەموو ئامادەبووان کە جیان لە کەلیمەی ئێعراب بووە جوابەکەیان چیە ئێعراب یعنی شیکردنەوە نەخێر ئەبەدەن ئێعراب معنای شیکردنەوە نییە ئەم کە دەرێم ئێعراب یعنی لوغەتەن نەک ئیستیلاحەن لەلایەنی ئیستیلاحیەوە وەکو علمی نەحو ئێعراب یعنی شیکردنەوە تحلیلەکەی وفعل ماضیە مبني على السيا بس وكو حركات إعرابي أعرب يعني إعراب يعني بديار خستن يعني إظهار يعني إفصاح يعني إبانة بتينا قلت لي بضمه وفتحه كسرة لبرتي بيدا قلت لي حركات إعرابي شون كاتو بواسطة أو ضمية دزاني أو ناوي كضمكي شو تسري حركة كي شو تسري ئیشەکەی کردیە یان ئیشەکەی لەسەکرایە یان ئیشەکەی لە بۆ کرایە یعنی ئەو حرەکەی فتحە و زەممە لە بۆت بە دیار دێخی موقعی کەلیمەکەت موقعی ناوەکەت لە بۆ بە دیار دێخی ئەو ناوە دەرە موقعی چیە لە ئێعراب ئیشەکەی کردیە لە سەری کرایە کرد یان هەر شتێکی دیکە ئەوجا ئەوە وەکو زانیاریەکی سەرپێی کەواتە حرەکاتی ئێعرابی یعنی ئەو فتحە و زەممانە لە کۆتایی جوملەی تایبەتمەندیەکی کەم زمانەکان هەیە حرەکاتی ئێعرابیان هەبی تایبەتمەندیەکی کەمان هەیە لە زمانی عەرەبی کە ئەویش تەذکیر و تەئنیثە
کە لەوانەیە لە لەهجەی لە کوردی لە لای سۆرانی نەبی بە زواب بزانم ئەوەی بیستم لە لەهجەی کرمانجی هەیە تەفکیر و تەئنیث. تایبەتمەندیشکەمان هەیە ئیشتقاقە، زمانی عەرەبیش زمانێکی ئیشتقاقیە، یعنی تو کەلیمەکەی دەگری پارچە پارچی دەکەی کە جەزرێکی ثولاثیت هەیە، ڕەگەکی سێ حرفیت هەیە، لێک و پێچی دەکەی، وەچی میکانۆیکێکی دەیەخی کەلیماتی لێ دروست دەکەی. کەلیمەیەک ئەگەر بینینەوە مەسەلەن کاتەبە، ئەو شەر نووسی بەس بە معنایەکی دیکەیە، ئیستەکتەبەش نووسی بە معنایەکی دیکەیە. ئێستا بەڕاستی مەجای ئەومان نییە ئەو وردە فەرقانە بە دیار بێخین، بەس هەروەکو میسال پێتان دەرێم. ئیکتیتابمانێ، کەتیبەمانێ، کەتیبەوەی عەسکەری تەماشای دەلالەکە چەند گۆڕە، کەواتە ئەنواع ئەشکال دەتوانی کەلیمەی لێ دابڕێژی. تایبەتمەندیی زمانی عەرەبی ئەوەیە کەلیماتی گەلەگەلک زۆر هەیە، یعنی ئەگە بە تعبیرە بازاریەکەی یان بە تعبیرە عامیەکەی برێ متەرادیفاتی هەیە، نەک ئەو قسەیەم لە بۆ خەڵکی عامێ، نەک لە بۆ خەڵکی متەخەسیس لە زمانی عەرەبی، چونکە خەڵکی متەخەسیس دەرێن تەرادف لە زمانی عەرەبیدا نییە، بەس ئەو لە بۆ بە مستەڵەحی بە قسەی عامی دەرێن متەرادیفاتی تێدا چەندەها کەلیمە هەیە لە بۆ یەک شت بەکار، شیر بابرێن، شمشێر، سەیف، الصارم، المهند، الحسام، إلى آخره. کەواتە کەلیماتی زۆرە پێویستە، یعنی ئەو کەلیمات زۆریەش وەدەکە لە بۆ کەسێکی کە قسەی بە عەرەبی بکە قسەکردن ئاسان بی. ئەو کەلیمەی نازانم دووتکەمان هەیە، دووتکە بەکاردێنم، ئەوەی نازانم دەستمە سەریەکەچی دی. ئەوە بە نسبەت هەندێک لە تایبەتمەندیەکانی زمان عەرەبی. پرسیارێک ئەگەر بکەین ئایا فێربوونی زمانی عەرەبی بە نسبەت کوردێک زەحمەتە، بە شێوەیەکی گشتی زەحمەتە یان ئاسانە، بە تایبەت بە نسبەت کوردێک؟ زۆر جار ئەو پرسیارە لە من دەکرێت، زۆر جار دەرێن کورد وەڵڵاهی عەرەبی گەلە گرانە، زۆر جار بڕوا بکە ئەو تەبعاً بە نسبەت ئاسان و گرانی زمان هیچ زمانێکمان نییە ئاسان بی، هەموو زمانە گرانە. یعنی وەرە ئەتوو ئەو کوردێک کە من ئێستا قسەی پێ دەکەم کە ئەتوو بۆ کوردی جد لە من دەبی ئەوها بە ئاسانی فێری بووینە؟ نەخێر. یعنی 50 جار 100 جار پێمان گوترای وەرە 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 هەتا بە منداری فێری وەرە یعنی چی؟ ئافرین 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 هەتا ئەکسپرێشنەکە یعنی بە خۆشحاڵیەوە هەپی فەیسێکی پیشاندەدا، یعنی تێدەگا ئەوە کەلیمەیەکی لۆ زمانی کوردی بە نسبەتم ئەو ئاسانە، نەخێر زمانی کوردیش گرانە. کەواتە ئەگە باسی ئاسانی دەکەی هیچ زمانێکمان نییە ئاسان بی بێسەر حازرێکی، و ئینەمە ئەوەی کە هەیە چیە دەبی تۆزێکماندی بی، چونکە تو بتوێنێتەوە ئەو زمانە سەدەهایان هەزارەها کەلیمەی هەیە، هەزارەها کۆدی هەیە، هەزارەها وەکو کەلیمە ئەدی دەستە مستەوای قەواعید، دەستە مستەوای سینتاکس. کەواتە ئەمە وشەیەکی یعنی زمانێکی گران، هەموو زمانە گرانە، بەس بەنسبەت مقارنە لەگە گرانەکانی دیکە زمانی عەرەبی دەتوانین برین بە تایبەتی بە نسبەت کورد ئەو فێربوونە گرانە نییە. لەبەرچی؟ لەبەرەوەی ئەمە بە حکمی ئەوەی کە باسم کردی زمانی ڕسمیمان عەرەبیە و لە مەکتەبی عەرەبیمان خوێندیە یان زمانی دینمان عەرەبیە، و بە حکمی ئەوەی کە شعرە قەدیمەکانمان کلاسیکەکانمان زۆر کەلیماتی عەرەبی تێدایە، یعنی کەلیماتێکی زۆر خەزینێکی زۆرمان هەیە بێ ئەوەی هەستی پێ بکەین. کەواتە ئەوە یەک لە ئیجابیاتەکان. ئیجابیاتی دووەم ئەتوو زۆر قەناتە ئیعلامەکان یعنی لەوانەیە داکوبەکان ئەوانەیە کە زۆر متابعی ئەخبار دەکەن بەردەوام لەسەر جەزیرەیە لەسەر عەرەبی. زمانی عەرەبی زمانێکی بابرین غەریب نییە. بڕوا بکە من تقریبا چەند ساڵێک پێش ئێستا گوتم من زمانی کوردی وەکو تەجروبەیەکی شخصی گوتم زمانی کوردی ئەوە زمانی داکمە یعنی لغة الأمة، و زمانی عەرەبی زمانی اختصاصمە، زمانی ئینگلیزی مشکلەم لێ نییە، لۆ محاولەی ئەوەی نەکەم زمانەش فێر بم. گوتم با ئەو کاتی بەس یوتیوبمان هەبوو، گوتم بە فکرم لە زمانی فەڕەنسی کردەوە، بە هەندێک ئیش لەسەر فەڕەنسی کەم. یەک مانگ ئەمن ئیشم لە فەڕەنسی کرد. بڕوا بکە یعنی هەر وەکو دەرێ سرم لێ سوڕمایە، یعنی ژانە سرم پێگرت. ئەتو واز لە ئەوەی بینە هەر کەلیمەت مزەکەر و مؤنەثی خۆی هەیە، دووسێ کۆنسۆنان بە مناسبە و بێ مناسبە فڕە دەدرێنە ناخوێندرێتەوە.
ئیدی بەڕاستی من هەدەفەکەم ئەو بوو فێرە زمانێکی دیکەی بێگانە بم ینی سارد بوومە کە ئەو شتێم دیت تۆزە کۆنتترۆل ناکرێت وتمەوە زۆر گرانە یعنی وەکی عەربی نییە نووسینەکەی مطابقی ئیملاەکەی مطابقی نووسینەکە بێم یەک لە شتەکان کە زۆر جار بە تەڵەبەکان دەرێم ئێستا مەسەرەن ئینگلیزی زۆر جار مامۆستای ئینگلیزیە ناچار دەبێت بکرێتەوە سەر قاموس بزانی سپێڵی ئەو کەلیمەی چیە لە عەربی شتی وامان نییە فێر بە دەتوانێت و لە ئینگلیزی وانە یەکسەر ترانسکریپشنەکەی نووسرا لە فەڕەنسی دەبی بنووسێ باشە وازم لەوەی هینا ئیدێوارێک کە سەفەرێکی ئەڵمانیام کەتە پێش گوتم بە هەم زیارەت هەم تیجارەت با خۆم فێرە ئەڵمانی کەم و بچم لە بۆ کە چوشم سەفەرەکەشم کرد استیفادەی لێ دەکەم کە چوم فعلەن ئەڵمانیەکەم پێ ئاسانتر بوو بە حکمی ئەوەی کە بابرین نووسینەکەی باشترە مطابقترە لەگەڵ قسەکردنەکەی بەس تەمەشام کرد ئەتو هەر کەلیمەیەک مذكر و مؤنثی هەیە هەر ناوەک لەو حالەتەش ئەتو ناچاری بزانی بە سەماع هیچ قاعدەیەکت نییە بەس لە عەربی شتی وامان نییە لە عەربی کە دەرێی قەلەم مذكرة هذا لو بكارديني كدري ورقة تاء مدوري بيتو أو هذه ورقة يعني لو أنا سطانو دو بينزي كلمات كان قاعدة هي مشكلة كتنية لا تحديد كردني أو جنسها كي آية مذكرة يعني مؤنثة دمينيتو تسن كلمة كمان هي مثلا مؤنثي مجازي بيدا بوتري وكو السماء أرضا إكاكا وانش لبركة يعني اشتشي زحمة مدني كوما الإنجليزي است مثلا العربي للاني مورفولوجي قاعدة مان هي يعني كان دكتور إمداد لبدايات باسي كرد قوتي هندق أبحاثي هي لسر أكسلو عربي يقلب لو برنامجي كدامنا من أكسلو فير كرديا كو اشتقاقي فعل مضارع بكى ماضي استخرج يدمه بابرين لبوم تا وزن كم لبو دردين لوم دكاتا مضارع لوم دكاتا أمر لوم دكاتا مصدر أو يعني تي يعني هر فعل اللي كي مزيد يدمه أو يعني تي يعني أو زمانية طواو خاضع لبو قواعد كواتيز جرانيتش تدانية بينما الانجليزي لواني وانا بي تو هيك قائمات مان هي لستي شازكان ببير مان لا متوسط الاعدادي لو قائمه دائما بيبو put بابري رايت روت ريتن راسنا عندك كمان هي زوربه مان هي قوي بس تيشي ده شاذ كواتب بالنسبه كرد فيربوني زماني عربي او شت زحمه ثانيه اي او زحمتها لتشي هاتيه لو او ناوبانگەی بە دووکەتیا کە زمانی عەربی زمانێکی زەحمەتە هەموو سەبەبەکە طبیعەتی عقلیەتی عەرەبیە زۆر جار قسەم لەگەر عەرەبەکان کردیا و بە تایبەتی کاتێک کە من لە موستە تەڵەبەی دکتۆرای بووم کۆرساتمان دەخین لەگە مامۆستایەکان مناقەشەمان دەکرد مشکلەی عقلیەتی عەرەبی یان عقلیەتی شەرقی بەعام و عقلیەتی عەرەبی بە تایبەت زۆر ڕەجعیە زۆر دەگەڕێتەوە دواوە یعنی دەرێ سێبەوەی ئەو قسەی کرد ئەتۆ حەقت نییە کە سێبەوەی یەکەم کتابی عەرەبی دابنایە یەکەم کتابی نەحوی دانا دەرێ ئەتۆ لە بۆ نییە بێ ئەو فعلەیە ئەو تەسمیەیە ئەو ڕەئیە نەحویە بگۆڕی سێبەوەی وی گوتی ئەتۆ چی یعنی تەڵەبەیەکی ماستێری یان دکتۆرای قوڕ بەسەر حەدی چییە ئەگەر قسە لە قسەی سێبەوەی دەکا کاکە سێبەوەی ئینکار ناکرێ عالیمە ڕۆژێک لە بیئێک ژیایە لە زروفێک ژیایە نە ئینتەرنێتی هەبووە نە قەڵەم وەرەقەی هەبووە نە ئەو قەڵەمە جوانانەی هەبووە بە نەوعەک ئەو کتابەی تەئلیف کردیە جێ ڕێز و تەقدیرە پەیکەری لۆ دروست دەکەین ئەو ڕێکخراوی ئەمە داماننایە بە ناوی سێبەوەی داماننایە بەس معنای ئەوە نییە ئەو قسەی ئەو کردی قورئانە و غەڵەتی تێدا نییە ئیدی ئەوە کۆت و بەندێکی یەخستیتە سەر باحیسەکان سەر ئەو کەسانێکە مەناهیزدا دەنێن بە نسبەت قاموس یعنی طلبەیەکی ماستێر ئەگەر لە سەدیراسەیەکی معجەمی بنووسی حەدی چییە منجد بەکاردێنی کە لویس معلوف داینایە لەو ساڵانی ئەخیردانرا بابرێ مقارنە لەگەر قاموسەکانی دیکە یان القاموس المعجم المحيط ئەوانە بەکاربێنی حەدی چییە لەبەرچی دەرێ ئەتۆ کاموسی عینت هەیە کتابی عینت هەیە یەکەم قاموسە ئەتۆ کو دەبی بێ ئەو قاموسە کۆنا نوێیانە بەکاربینی خەلیل وی گوت کاکە ئەمە هەمومان دەزانین ئەو یەک تۆ سەقافەی لۆغەوی هەبی دەزانی کەلیمە لەدایک دەبی گەورە دەبی دەگۆڕێ و دەژمری ئەو کەلیمانەی لە زەمانی خەلیل بن ئەحمەد فڕایدی هەبوو ئێستاکە نەمایە ئەو کەلیمانەی ئێستا بەکارێ ئەو کاتی نەبووە با تۆزێک شتەکەی خورتکەینەوە ئاسانتریکەین لۆ ئێستاکە ئەو جیلە کوردیەی کە لە
50 ساڵ پێش ئێستا وفاتی کردیا کورە 40 ساڵ پێش ئێستا وفاتی کردیا زندیکەوە بینە لە مەجلیسێکی مەدای بنێت تێمان دەگا ناتێمان ناگا ئەوەندە مستەڵەحی نوێ هاتیتە ناو زمانەکەمان کە وەکو کوردین لەو سەقفە زەمەنیە کورتە کەواتە زمان دەگۆڕێ لێە لە عەربی دائیمەن دەگەڕێنەوە لۆ ڕابردوو بەس تەمەشای دیراساتی ئینگلیزی بکە وانیە دیراساتی غەربی ئەمن بە کاتی خۆی کە تەڵەبەی جامیعی بوون و متابعەمان دەکرد قاموسی ئۆکسفۆرد کەنیە دەردەچیتون ئەو پێش زەمەنی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیا بڕوا بکەن کە ئەنگۆ بە خۆتان لەوانەیە هەمووتان ئەو لە ئەوەی لەو تەمەنە جیلە زەهەبزار هەبوایە ئەمە نۆتەکانمان نەدەکڕی زۆر جاری وابووە کو خەڵک متابعەی مۆدیلی سیارە دەکات بڕوا بکەم ساڵی وا هەبووە چاوەڕێم کردیە ئۆکسفۆردی نوێ دەربچی تەماشای عقلیەتی ئینگلیزیان عقلیەتی من حتا من کە تعامل لەگە زمانی ئینگلیزی دەکەم کومە کە تعامل لەگە زمانی عەرەبی دەکەم کومە تەماشای مەناهیجکە مەناهیجی فێربوونی زمانی ئینگلیزی ئەنواع و ئەشکال منهەجت هەیە با واز لە ئینگلیزی بینیم با بمە سەر تورکی بە حکمی ماوەیەک لە فترێک لە فترەکان خەریکی زمانی تورکی بووم ئێستا لێم بپرسە چەند منهەجت هەیە لە بۆ زمانی تورکی پێی دەرێم ئەدەم تورکچەت هەیە پێی دەرێم ئەستەمبۆڵت هەیە پێی دەرێم منهەجی یونس ئیمرەت هەیە یعنی چەند منهەجەکت دەدەمێ بەس وەرە پێم برێ کە دکتۆران لە زمانی عەرەبی هەیە چ منهەجەکەی لە زمانی عەرەبی کە ئەو پرسیارەی لە چەندەها جێ لێم دەکرێت بڕوا بکەن جوابم پێ نییە لۆ عقليتي عربي هربا عقلية كونكا نحوية كده تعامل لقرأ من هذا الذكاء لو أنا عندك متخصص مان هبي استاك لو ويبيناريا هروك قلت منها وكانم لبردسني نظام مشيت شنك سلايد كم لكنا لو أنا متخصص مان بدير له أدي كتابي العربية بين يديك ماني كاكا العربية بين يديك كابراج السعودي داينها لبو كردة داننا أمن يقينمها أتو أجبته كردة في رزماني عربي بكي دبي عربية لبو دابني بربا بيستي كرد بي يعني دەبی پڕ منهەجەکە پڕ بە بەشن و باڵای ئەو کوردەیە ئەو جلکەی لە بۆ بدۆری ئەو منهەجەی لە بۆ داتاشی لەبەرچی لەبەرەوەی کابراایکی هیندی فەرقی لەگە کابراایکی کوردی لۆیە دەبی منهەجەکانمان تایبەت بی بە کورد ئەوجا ئەمە بەنسبەت مشکلەی منهەجمان هەیە سەرە ڕای ئەوەی مشکلەی منهەجمان هەیە مشکلەی تحليل كردين من هي تحليل لغوي من هي لا نحو لا صرف لو وارنا لو أنا بري وكتشي كطلبي دكتوراه بملا موصل درسك معناها هو دراسات لغوية حديثة درس نبرس كردوها وتما مع مستواكي مع مستواكي زور عالم بو متواضع قلت لهم دكتور من هزدك زماني عربي نحوي عربي عندك شتي طبعا جامعي موصلبوي ناس راك يقل جامعه تراثيه كان زور دستي باحث ناكات ولا بوي دراسات نويه ولا من دكتوراه كم نسر علم لغه النص بو براغماتيك بو بابرين دتوانين برين يعني ديسكورس اناليسيس يعني الشركم كرديها تاع عنوانم تثبيت كرديا لبروي توجهيا دائما قديمه وجه توجهي قسمي عربي نيل جامعي صلاح الدين كبرو بيشو دروين لا الشر كاين لقر منهج كاني مغرب والجزائر بيم قلتم دكتور من هنزك زار هز دكم درو لقى طلبه كم دكم قلت كو قلت مثلا باو بشاره لبجدار وام كاين بابرين دارين آية فعل ماضي بابي مسر شاشكاي والله فعل ماضي ليس بابرين ليس كو إعراب دكري ليس كو إعراب دكري در فعل لهري قبل نقول دبرسي در فعل ماضي ناقص زور جامد باشا قلتم كو دتوانين أما بفعل إعرابي بكين تعريفي بكين كفعله لكاتك دا أما همو ما ندزانين أركاني فعل سيا أركاني فعل حدث وزمانه باشا كاني حدث كحدث لنا وليسي لو فرضنا قلت ما حدث شي كده لو يبيبرين فعل باشا لو زمنك ماضي بيبي زحمت يعني من استا كباز دكم دريم الجو لطيف المحاضرة مزعجة أو درسية مزعجة لو أنا كدرين نخير المحاضرة ليست مزعجة استا لهمو زماني عربي يك ليسم لو بينوا لا قرآن لا شعر لوي استا دغوتري لوي دصالي ديك لوي قرن شي دغوتري ليس لبو فعل ماضي بكاربي بزحمت نيه ليس لبو نفي كردني استا الجو جميل الجو ليس جميلا
أنا جالس أنا لست جالسا هموي إستا باشا لو بختاني بيب كان بريم ليس فعل ماضي أو زورا أوش دبي لمش طلبك بتسقيني ها أجر أو هاشم لنا نسي دبي ساقطي بكم درزي ندمه كواتا خلال هي دراساتك باشا قلت أدي تسيلي بكين قلت زور بسيطة بري أداة نفي تعمل عمل كان وأخواته أداة نفي الحال يعني لبروي نحو قديمة كان قلت يعني ليس فعل ماضي جامدة دبي أمن أوهم زيلا فيري كم كفعل ماضي جامدة كاك والله جامد ماضينية أدي لو بيدا قلت فعل ماضي لبر أوي اعتماد يعني بعد جوابكش بدم ولا يعني فبري كسك بري لو بيدا قلت فعل ماضي لبر أوي اعتماد يعني كرديت السر معيار شي منطقي بيدا قلت معيار الشبه شبه يعني أجشتك بشتك شو الحكمي ويدا ديه لعلك اعتقد أو نابتا أبدا نابتا معيار شي طواو لبو دراسة كردني زمان يعني ئەوە وەکو ئەوەیە زۆر جاری وایە لە بازاری دەڕۆی نەفەرێکی دەبینی پرسێکی درێژی پێوەیە دەری ئەوە کچە لێی دەسوڕێەوە سمێرەی ئەوەندەی پێوەیە کا پیاوە یعنی ئەم دەکرێت لەبەر ئەوەی پرسەکەی بە پرسی کچان دەچی ئەمن ناوی لێ بنێم کچە نەخێر کەواتە شەبە قەت نابیتە معیارێک لە بۆ ئەوەی ئەمن دراسەیەکی لوغەوی لەسەر بنیاد بنێ بە نسبەت ئەوجا ئەوەی کە من ئێستا باسم کرد ئەرێ وڵا گەرم بوویمە دکتۆر ئاگام لێ نەبوو 5 دقیقە 3 دقیقە بڕوا باشە وڵای ئێستاوە سەعات دەیە ینی 52 دقیقە قسان دەکەیت بەڵام ئەگەر 3-4 دقیقە ئاماگزمم 5 دقیقەبی بە مەجای بەشداربووانش بێن دەزانم بابەتەکە زۆر لایەن دەگرتەوە زۆرشمایانی دەست خۆش لە ئاگادارکردنەوەکەی کەواتە مەناهیجی زمانی عەرەبی یان دراسەکەی زمانی عەرەبی خۆی لە خۆیدا سەقەتێکی پێوەیە و ئەوەی کە ئەمن باسم کرد بە نسبەت لەیسەی ئەوە یەک شتی زۆر بەسیتە لەوانەیە زۆری جێگران ئێستا قەناعەتیان پێبی و ئیمانیان پێبی زۆر شت کەشمان هەیە کە کاتینیا باسی بکەین بە نسبەت منهەجەکانمان زۆر بەداخەوە ئەو منهەجانە هەموو ڕەنجیان دایتەوە لەسەر ئەو منهەجانەی کە لە وەزارەتی تربیەی خۆمان هەیە یعنی ئەمن بە حکمی ئەوەی گوتیتەوە تەمەشا دەکەی باسی تەڵەبەی قسمی عەرەبی بکەم ئەگەر مامۆستای قسمی عەرەبیمان لێرە هەبی یعنی ئەو معاناتەیان هەیە دەبینی تەڵەبەی عەرەبی تەواو تەخەڕوج دەکا لە کۆتاییدا ناتوانی ئینشایەت بنووسی ئاوتکەمەکە چییە؟ لۆ کاکە منهەجەکە سەقەتە خۆ عیبی تێدا نییە ئەگەر سەقەتەکەی تو تەڵەبەیەکی سەفیەیەکی قوربەسەر دێتن تازە لە سەف 6 هاتیە تو ئەدەب جاهیلی دەدەیە معلقەی ئیمرۆ القەیسی دەیە کابرا هەر باشە تەنازل ناکە كيف نبكي من ذكرى حبيب ومنزل مكر مفر مقبل مدبر معا كجلمود صخر حطه السيل من علي أخذ طلبيش قربسري كرد بحياتي عربي نخين دي تسأت دي أوي ببن جيداد دي توشي يأسي دكي كواتا منهجەکان زۆر سەقەتە پێویستە چاو پێخشانەوەی لە بۆ بکرێت منهجەکانی عەرەبی لە قسمی عەرەبیەکان بە تایبەتی و لەوەش تایبەتتر ئەساسیاتەکەی طبعا بەحکمی ئەوەی تەڵەبە فێر نابی هەستاینەمە دەوراتمان کردەوە ئەو دەوراتەیە تەمەشا دەکەم تۆزێک زەحمە تەڵەبەیەک ئەو هەموو تەمەنەی بڕیات و بێ ئێستا قەناعەتی بگۆڕی هەستام لیڤلی دەورەکانم تۆزێک دابەزاند هاتمە سەر ئیعدادی تەڵەبەی ئیعدادی تەمەشام کرد فعلا باشتر تەڵەبەی ئیعدادی دەتوانم کۆنتڕۆل بکەم تەڵەبەی متەوەسطی دەورەکەم کردەوە خۆشتریش بوو لە ئیعدادی چونکە ئەو معلوماتی دەدەیە لەگە خۆی دەیبا ئیدی ئەو جارە ئەمن هەستام جەمپەکەم کرد ئەوە لە بۆ ماوەی 3 ساعت تەواو تەجروبەیە بە خۆشحالیەوە لەگە کاک دکتۆر ئیمدادی دەستمان پێ کرد لە ئەکادیمیای میگامیان پلاس دەورەیەکمان کردەوە لە بۆ تەڵەبەی کورد صفی 3 لە بۆ 4 کە عەرەبی نەخیندە و جێ لە کەلیماتی عەرەبی نەبووە الحمدلله نتائجی زۆر سیرمان بەدەستینە یعنی بە 36 ساعتی خۆزگە مەجال هەبووە من ڤیدیۆیەکم هەیە 40 دقیقە قسە لەگەڵ تەڵەبەی دەکەم بە عەرەبی تەڵەبەی صفی 3 لۆ 4 ڤیدیۆکەشم حازر کردی بەس کاتەکە بەشمان ناکە 40 دقیقە قسەی لەگە دەکەم من برسیمە هەست بە چ دەکەی ئەتو هەست بە چ دەکەی تێنیمە چم لۆ دەکەی دەرکەی بکەوە دەرکەی قەپاتکە تەڵەبەیەکی کورد فێری ئەو زمانەیە ئیمکانیات هەیە بەس گوناحە ئیمکانیاتە نەکەی بەس وەرە ئەمن پێت دەرم تەمەشای منهەجی صفی 4 ئیبتیدایی بکە کە هاتم ئەو منهەجەم لە سەریدانا تەسەور دەکەن یەکەم فعل چیە لە زمانی لەو کتابەی دانرایە منداڵی کوردی پێفێرە عەرەبی دەکرێت دەرێ یەتەطەڵع توانە إلى النجوم قڕت بەسەری تەڵەبەی صفیەک منداڵی کورد ئەخە ئەتو بەخۆی توانە تاءەکی تێدایە یەتەطەڵع تاءەک و تاءەکت لە بۆ هینە لە نەفسی خەسائیسی سەڵتیە باشە ئەو تەڵەبە کو بتوانی ئەو کەلیمەیە دەرببڕی لو درم يتطلع ينظر إلى السماء يعني ينظر إلى النجوم كواتا خلال لا منهج
ئیدی زۆر بەداخەوە محاولەکانە دکتۆر بە هەرچەند ئەوەی نەگرت ما لە بۆ لەسەر پرسیار و وەڵامەکان هەڵبگرین چکە بەڕاستی باش کاتەکەمان وا خەریکە یانی نامێنێ دەزانم زۆرت پێ زۆر سپاس ئەگەر سەلامەت دوایی باشە پرسیار نەبوو دەتوانی ئەوانەی ما دەتوانی ئاماژەی پێ بکەیەوە لەگەڵی باشەوە دووبارە زۆر سپاس لە ئاخیر قسەتەوە دەست پێ دەکەم بەڕاستی کاک دکتۆر هەڵگورد وەکو شۆڕشێکی کرد لە دەورەی زمانی عەربی بۆ منداڵان کە باسی پۆلیس 34 دەکات مەبەستمان منداڵە کە هێشتان بەرکەوتنی ڕسمی لەگەڵ عەربی نەبووە لە قوتابخانە بۆیە ئەوێ باشترین شوێنە کە تێیدا بێ من خۆشحاڵم کە دەبینم چەند کەسێکی پسپۆرش لەناو ئامادەبوواندا نزیکەی 57 کەس 58 کەس لەگەڵمان بوون لەسەر خەت وەبزانم کاک دکتۆر مەریوان ئەویش لە لیژنەی مەناهجە لە وەزارەتی پەروەردە یان لیژنەی زانستیەکەیە ئەوانی تریش دەزانم هەندێکیان اختصاسیان عەرەبیە بەڵام پێم وابوو دەستپێکێکی زۆر باش بەستنەوەی ضرورەتی فێربوونی زمانی عەربی و ضرورەتی تێڕوانینمان بۆ زمانی عەربی بەوەی کە ناڵێن ئەوە زمانی بەعسە یان عەرەب هەمووی وایە یان بەو شێوەیە زۆر گرنگە ئێمە بەو شێوەیە لە زمانەکان بڕوانین و دەشکرێ وەکو دەرفەت تەمەشای بکەین چ دەرفەتی کار بێ چ دەرفەتی حیوار و دیالۆگ بێ چ دەرفەتی دانوستان و تەنانەت دەستکەوتیش بێ بۆ نیشتیمان و بۆ کوردستان و بۆ خۆشمان وەکو کەس ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئەو پێڕوانینە شۆڕ بێتەوە خوارەوە هەم بۆ ناو سیاسیەکان هەم بۆ ناو ئەو نەوانەی کە ڕەنگە تا ڕادەیەک لە ڕێگای منهەجەکانی خوێندن چ بە مەبەست چ بە بێ مەبەست تۆزێک ڕق پەیدا بووە بەرامبەر عەرەب و زمانی عەرەبی یان بەدیوەشی تریش تەقدیس کراوە یان پیرۆز کراوە بەوەی کە لەبەرەوەی قورئانی پیرۆز بە زمانی عەرەبی هاتۆتە خوارەوە مناڵێن عەرەبی زمانی قورئانە نەخێر دەڵێن قورئانی پیرۆز یان یەکێک لەو کتێبە ئاسمانیانەی کە هەیە و کە زۆر بەمان مسلمانین بەو زمانە هاتووە بەڵام زمانی عەرەبی پێشی ئەو دینەش هەبووە بەڵام بەبەستمانەوەی هەردوو دەستەکە هەردوو لایەنەکە هەیە هەم لایەنی ئەوەی کە ڕقمان لێ بێتەوە هەم لایەنی ئەوەی کە پیرۆز بکرێت هەردووچیان ڕاستنین و ڕەنگە کێشەمان بۆ دروستکەن بەڵام ئێمە وەکو کورد دەکرێت وەکو دەرفەتێک تەمەشای بکەین چونکە بەرکەوتنی زۆرمان لەگەڵ عەرەب هەیە هاو ینی بەشدارێکی زۆر هەیە بەکارهێنانی زمانەکە زۆرە بەو شێوەیە هەروەها چیش بکرێ بۆ کورد مجموعەیەک پرسیار هاتووە دکتۆر ئەگەرەوە بێ هەندێک پرسیارەکان وەردەگرن ئەوەی دەیەوێ خۆی قسە بکات دەستی بەرزکاتەوە ئەوەی دەیەوێ پرسیار بنووسێ ئاساییە ئەو بەڕێزانە دەیانەوێت قسە بکەن حەز دەکەین لە چوارچێوەی بابەتەکە بێ ئەگەر پرسیارێکی دیاریکراو هەیەت کە پرسیارەکەت بکە ئەگەر شتێکی دیاریکراویش دەتەوێت بڵێ پەیوەندی هەبێ بە بابەتەکە سپاس دەکەین مامۆستا سۆران ساڵح بە سپاسەوە مامۆستا سۆران فەرموو مامۆستا جان فەرموو مایکەکە کراوەتەوە بەس جێمان لە دەنگت نییە مامۆستا سۆران جێمان لە دەنگت دکتۆر کەریمی وەگرین هەتا مامۆستا سۆران مایکەکەی حازر دەبێت باشە مامۆستا سۆران مایکەکەت حازر نییە دکتۆر کەریم فەرموو دکتۆر کەریم ئەگەر ئەم کاتتان باش کاکتۆریان باشتر زۆر سپاس دەستخۆشی لە کاکتۆر هەڵگورد دەکەم بەڕاستی بۆ من بەڕاستی سمینارێکی تازە بوو تا ئێستا قسە لەسەر زمانی عەرەبی نەکراوە ئەوەی کە هەیە جەنابەت سپۆری ئینگلیزی هەر لەسەر ئینگلیزی قسە کراوە و ئەمەی کە وروژاندی لە ڕاستیا شتی تازەشی وروژان بۆ نمونەیەکێک لەوانەیە کە من ئەڵێ پرۆگرامی تایبەت بۆ فێربوونی زمانی عەرەبی وەکو زمانەکانی ترکە من بۆ نمونە لە ئینگلیزیا سانڕایزەیە و فامیلی فرێندزەیە زۆرمان هەیە ینی لەو جۆرە پرۆگرامانە من ئەوەی کە پرسیار کاکتۆر هەڵگورد ئێوە لە بواری ڕێگەکانی وانەوتنەوەی زمان ئەو توێژینەوانەی کە ئەکرێن نازام تا چەند ئاگداری ئەوانە کۆمەڵێکمان هەن بەرنامەجن یعنی ئایا لەسەر فێربوونی زمانی عەرەبی چەند کراوە توانراوە سوودی لێ ببینێ یاخود نا چکە من بۆ خۆم لە ڕاستیا دراسەم عەرەبی بووە هەر لە سەرەتایی تاوەکو ماستەر و دکتۆراشم هەر بە عەرەبی نووسیوە و توێژینەوەکانشم هەر بە
تا مرحلەی پرۆفیسۆری هەر بە عەرەبی نووسی وانێکیم بە کوردی نووسیوە وانە سوودم لێ نەبینیوە لە ڕاستیە بەس بۆ دەوڵەمکردنی زمانی کوردی و بڵێن کتێبخانەی کوردی و ئەوانە بۆ خۆم کتێبم هەبووە لە بوارەکە. یعنی پرسیارەکەی من ئەوەیە تا چەند سوود لەو تێزی دکتۆرا و نامی ماستەرانە وەرگیراوە. ئەمە یەک. دووەم ئەوەی کە من تێبینی ئەەکەم کاک دکتۆر لە ناو بەشی زمانی عەرەبی من ساڵێک دو ساڵێک دەرزم وتۆ لای خۆمان مامۆستاکان بە کوردی قسەکەن، یعنی نەحو بە کوردی ئاڵێتەوە بۆ نمونە کوردی نەحوەکە عەرەبیە بەڵام قسەکردنەکەی بە کوردیە، یعنی وەکو بەشی ئینگلیزی نییە بۆ نمونە بێت بە ئینگلیزیەکە هەموو قسە بکات کە دێتە ژوورەوە تا کۆتایی. بۆیە هەستم پێ کردووە ینی مەرحلە چواری عەرەبی بووە دێڕێکی عەرەبی بە تەواوەتی نەیزانیوە بخوێنێتەوە گەر فەتح و زەمەی لەسەر نەبێ هەر نازانێ عەلی و عەلا کامیان جیاوازیان چییە. دەستخۆشی لێ یەکەم دووبارە بە کاتان دکتۆر جان زۆر سپاس. کاکتۆر هەڵگر یەک دوێ چتر وەرگری یان تۆ یەک وەڵام بدەیەوە؟ والله هی وابزان لۆی لەبیرمان نەچی وتوانین حەقی ئەوکام لەبەر ئەوانەی تر گوتمان زۆرترین بە کورتی دەدەمەوە. پرسیاری کرد کاک دکتۆر لە سەتەڕایەک تەدریس ئەوەی ڕاستی لەبەرەوەی بە حکمی من خەریجی ئاداوم ئەمە لە تەربیەش دەرسم نەگوتیتەوە نەشم خوێندیە بەڕاستی من معلوماتێکی ئەوتۆم نییە لەسەر تەڕایەک تەدریس بەس وەکو تەکنیکی فێرکردن ئەگە باسکەین تەماشا دەکەین هەندێک محاولات لێرە و لەوێ هەیە. یەک لە محاولە باشەکان قەنات ئەو سایتی جەزیرە کردیتی کە شتێکی زۆر باشە دەتوانن خەڵک ئیسیفادەی لێ بکە بەس هەر محاولەیەکی خراپە یعنی کەمە بابریم کامیل نیە لە بۆ کورد. ئەمە پێویستە منهەجی کوردی لە بۆ تەڵەبەی کورد منهەجی تایبەت دابدرێن بەنسبەت ئەوەی دەرز لە بەشی زمانی عەرەبی بە کوردی دەگوترێتەوە. ئەرێ وەڵا ئەوە کارە ساتە بەس زۆریشمان لە درا بەس نامێ قسام کەم با لێرە کۆتایی پێبینم. دەست خۆش بێ. زۆر سپاس. مامۆستا ڕێبوار فەرموو. سڵاو کاک دکتۆر دەست و خۆش بیلۆ ئەو وێبنیارە گرینگەی. سپاس بەڕێزی. بەڕاستی کاک دکتۆر دوو پرسیارم هەبوو. یەکیان بەڕاستی تۆکو تێبینی ئەگەر باز بکەم وشیاری ینی بڵێن لە ناو کۆمەڵگای کوردی تقریبا پێش ئێستا کەمەک خراپ و بەرامبەر بە زمانی عەرەبی. یەک دیانوت زمانی داعشە، دوو دیانوت موچەی نانێرن، بەڵام ئێستا باش بووە یعنی ئەمە لە سنتەرەکان کە دەرسی دەڵێنەوە فێرکردنی زمان ئێستا باش بووە بەهۆی ئەوەی کە کاک دکتۆرش خاڵەکی باس کرد کە بەشداری دەکەن بۆ بازاری کار. یعنی بەڕاستی ئەوانە ئێستا زۆر بووینە ئەوانەی ئیش دەکەن و زمانی بازاریان دەوێ خۆیان فێر دەکەن. دووەمیان خاڵی دووەمەکو پرسیار گە لە کاک دکتۆری بکەین زمانی ئینگلیزی ئێستا لە باخچەی ساوایانەوە دەخوێن لە 4 ساڵیەوە دەخوێندرێ پیتەکانی فێر دەبن، بەڵام زمانی عەرەبی وەکو وەزارەتی پەروەردە لە پۆلی 4 ینی دەخوێندرێ ئەوش پیتەکان دەخوێندرێ کەواتە دەکاتە 10 ساڵ. ینی ئایا ینی قوتابی و بڵین منداڵ توانای نییە ئەو زمانەی فێر ببێ یان هەر بۆ خۆی ینی بڵین ئەگەر تێبینی قسەی بێ لەسەر ئەو خاڵی. دەستت خۆش بێت. زۆر سپاس مامۆستا ڕێبوار. ئەوەی دیراساتەکان باز دەکەن منداڵ حتا تەمەنی 2 ساڵی زۆر بە ئاسانی فێری زمان دەبێ، یعنی دەتوانی 2 زمانی ئەعتیادی فێر بکەی لە گچکەیەوە هیچ ڕێگر نییە و ئەگە برین لە سەفی 4 دەتوانین برێم یعنی معقول لە شتەکە زۆر خراپ نییە بەس مشکلەیمە لەگەر منهەجەکەیە و لەگەر ئەو کەسەیە کە منهەجەکەی دەرێتەوە کە مامۆستایەکەی ئایا ئەو مامۆستای ئامادەی ئەو منهەجە بێتەوە حەقی منهەجەکەی بدا یان نەخێر. کەواتە ڕاستە زمانی ئینگلیزی لە باخچەی ساوایانەوە دەخێنرێ بەس بە حکمی ئەوەش کە حرفەکانی زمانی عەرەبی لەگە زمانی کوردی یعنی هەبابرێن حرفەکانی کوردی نووسینی کوردی سەرچاوی گرتێ لە نووسینی عەرەبی زۆر پێوەماندی نابی، یعنی ئاسانتر نظرێکی ئاسانتر لە زمانی عەرەبی وەردەگری، یعنی بیدایەت لێ ناترسێ چونکە حرفەکان وەکی ئینگلیزی نیە، حرفەکان مەئلوفە لەکنەوەی ئیدی وەکو دەرێ لا دەیر مشکلەمان نیە لە سەفی 4 بەش مشکلەمان لە منهەجەکەیە. دەست خۆش بێت. زۆر سپاس. مامۆستای بەڕێز یەک دوو مامۆستا لە کۆمنتیان نووسیە یەکەیان دەڵێ ئەو مامۆستایانەی ابتیدایی عەرەبیان کردە دوژمنی مایانی ئەمەیان کردە دوژمنی زمان ڕەنگەوە بەشێکی ڕاستی تێدا بێ وەکو گوتمان بەمەبەست بێمەبەست ئەو شتە هەیە بەڕاستی ئەو شتە دروست بووە. هەروە مامۆستا دڵشادیش دەڵێ ئەو زمانانەی کە لێک عائلەی لوغەوی دێن ڕەنگە فێربوونیان تا ڕادەیەک ئاسانترە وەک لە زمانێک کە لە عائلەیەکی لوغەوی تر جەنابەت دەزانی
کە عەربی زمانێکی سامیە لغات سامیە بەڵام ئینگلیز کوردی لە یەکێکە لە زمانە ئاریەکان یان ئیندۆ ئەوروپیەکان کە هەیە بۆیە مامۆستایەکی بەڕێزیش دەڕێ ئەمن زۆرتر یان ئاسانتر فێری ئیتاڵی دەبی وەک لەوەی زمانی عەربی یان یەکێکتر دەڵێ ڕووسی ئاسانتر فێر بووم وەک لەوەی کە زمانی عەربی بێ ئەوە بە شێوەیەکی گشتی بوو. دکتۆر مەریوان شێخ بزێنیمان لەگەڵە فەرموو دکتۆر وابزانم سەرۆکی لیژنەی زانستی منهەجی عەربیە لە وەزارەتی پەروەردە ئەگەر هەڵە نەبم مامۆستا ڕێبوار نووسیبووی لە کۆمنت فەرموو. بەڵێ ئەو کاتتان بەش ڕێزان باشتر زۆر سپاس. سەلامت بێ. وڵا ئەمن لە پرسیارەکەی ئەخیریان لە ئەوەی بەشەی ئەخیری دکتۆر دەست پێ دەکەم کە باسی مەناهجی کرد یان مەناهجی عەربی فێربوونی عەربی کەمە. طبعا ئەمن ماستێرەکەم لەسەر ئەوەی تعلیم اللغة العربية لغير الناطقين بها فێربوونی عەربی لە بۆ غێری عەرب ئەوە اختصاصەکی خاصە لێرە نییە لێرە 300 ساڵ پێشتر لە جامعەی سەرمۆ کردی بیانەوە بەس بەڕاستی هیچ پەیوەندی بۆ بەشەیە نەبوو. وەکو مەناهج زۆر مەناهج لە هەموو دنیا یعنی لەوانەیە ئەم لە خۆم 30 هەتا 40 مەنهەجم دیتیە بەڵام ئەوەی لێرە بەناو بانگە عەربیە بینێدێک ئەویش خوا خێرم نەنووسیتن کە من وەم کرد لێرپانە بڵاویتەوە پێستا زۆر بەستەقەی تێنەوە بەڕاستی نیەتەکەت خێر بووە مەڵێ خوا خێر نیەتەکەت خێر بوو نیەتەکەت باش بوو. والله ئوستاز یعنی ئەو مامۆستایانەیە کە دروستیان کردیا بەس ببینیت چیان لەو کتابە کردیا ینی زۆر پەپەتی لێ دەخۆی ئەو وەکو مەناهج ینی زۆر مەناهج هەیە بەڵام لەوانەیە لێرە بڵاو نییە یان خەڵک ئیشی پێ ناکە بەنسبەت ینی لایەکی دیکە مەنهەج ئێستا دەگۆڕێتن لە وەزارەتی پەروەردە ساڵی ئەو ساڵ مەرحەلەی 4 یان پۆلی 4 گۆڕا و دوای ساڵی داهاتووش 5 دەگۆڕێت شتێکی وایە؟ نه ئوستاز ساڵی داهاتوو پۆلی 4 ئێستا تقریبا دوێ پێرێ آخر ئەپدێت کرا تەواو ینی تەواو بووە مراحلی ئەخیریتی و دەستە چاپ ساڵی داهاتوو پۆلی 4 سەرەتایی دەگۆڕێ ئەو جا ساڵی پاشتر پۆلی 5 و 6 بەو شێوەیە ئەوەی ئێستا ئیشی لەسەر دەکەین ئەوەی کاکتۆر گوتی و خەڵک داوای دەکا بزەبت ئەوە لە بۆ کورددانرایە یعنی ئەم بخۆم زیاتر سەرپەرشتی دەکەم قەوم عەلمیمە لەو کتابە تەوزیفی ئەوە دەکەین ئەو مفرداتانەی کە لە کوردی بەکاردی عەربی و لە کوردی بەکاردی ئەوانە ڕەتچاو بکرێت تەوزیفی ئەوانە دەکەین کە ئەو پیتانەی لە کوردی هەیە و لە عەربی هەیە مثلا تەڵەبەی کورد گەیشتە چاریفتایی مشکلی حرفی دال و ڕا و زای و سین ئەوانەی نییە ئەو ئیشەکە لە سەرەوی دەکەین زیاتر احتیمام بە مشکلێکمان هەیە ئەمە لێرە دەمێ ئەو قسێ زۆر بە دەقیقی دەکەم ئەوەی چەند ساڵە خەڵک فێر دەبوو یان لە کولیە تەربیە یان لە کولیە ئاداب فێر دەبن هیچی لغە نییە هەمووی پێی دەڵێن معلومات عن اللغة تعلیم اللغات جیاوازە لەگە معلومات عن اللغة یعنی کاک دکتۆر هەڵگورد دەزانیوە چ باس کرد برێن نەحو و سەرف و ئەدەب جاهلی و عەباسی و ئەوانە هەمووی معلوماتە لەسەر لغە هیچی لغە نییە هیچ تەڵەبەک نییە لە کولیە ئادابی لە تەربیە بیتن بتوانی بێ 10 دقیقە قسەمان لۆکا بە زمانی عەربی چونکە هیچ زمانیان فێر نەکردێ فەقیرێ بەڵام بە سەتان دێرە شعرت لۆ دەرێ بە سەتان ڕستەی لەبەرە یعنی بابرێن معلوماتی لەسەر لغە هەیە بەوە هیچی بەس هیچ کاتێک ڕێیان پێ نەدایە کە قسە بکە ئەمە ئێستا منداڵی کورد یعنی ئەم دراسەم کردیە شتێکی پێی دەڵێن الكفاءة اللغوية والكفاءة الاتصالية كفاءة لغوية يعني ئێستا منداڵێکی کورد بێتە 6 ئەعدادیە لەوانەیە نزیکەی زیاتر لە 1000 وشەی عەربی دەزانیتن بەڵام ئەو پێی دێن كفاءة لغوية بەڵام كفاءة اتصالی نییە كفاءة اتصالی چییە بتوانی بنووسی یان بتوانی قسەی پێ بکاتن ئەوەمان نییە چونکە لەبەرەوەی لە چارێکدایەوە تا دەگاتە 12 یەک بەشەر نەک پێی نووسیە نەهێشتی قسان بکە هەر معلوماتیان دایێت هەر مێشتی پڕی وشە بووە ئەوەی ئێستا دادەنێ ناو منهەج دەمانێت تەڵەبەکە بە فعلی لە ناو سەف قسە بکە یعنی هەمووی لە ئەساسی حیواراتە ئەگەر مەجال هەبێ دقە باسی منهەجەکە دەکەم زانە کو تەسمیع وڵای دکتۆر مەروان ئەگەر یارمەتیمان بدەیت کە خەڵکێکی زۆر پرسیاری هەیە ئەگەر کورتی بکەوە کۆمنتەکەم هەیە لەسەر سەی دکتۆر مەریوانی ئاکید بەجال دەدەین دکتۆر بەسەرچە منهەجەکە مەسە هەر پۆلەک 6 وحدەیە لە هەر وحدەك لە بینی 40 و 45 کەلیمەی نوێ تێدا بدوی یان تێدا دەبیتن کە دەستە وحدەی دوو هەر ئەو 40 کەلیمەیە زوو بەشەکی لەگە خۆی دەبا دیستان 45 کەلیمەی دیکە بە بیستن و بە نووسین و بە جێگرتن بە هەموو جۆرەکان جێ لێ دەبێ حیوارات دەکرێت لە ناو سەف
والحاصل يعني لهر وحدك تسل كلمة اللي وتلو فيها زوي الدكتور باسكر زور راس يعني يتطلع توانا إلى النجوم والله نرزاني توانا معنى النجوم معنى نزاني يتطلع يشتيا حتى صفقش طالع كان زين موضوع سيا بس أوي أما يشكس إذا كان لهر وحدك تسل سلوبيانس كلمات داخلها أو كلمانش للرجال الرسم فيري ده كان هر وقت جنابتن هم من دالتان هي كل فيري وشكان إذا كان زماني كردي عن زماني داي للرجال الرسم مثلا دزار بيدري أو درجايا حتما فير دبيتر يعني ربطك دروس دبي لبيني وشوي درجة لقى كاي دكتور ملوان جيشت بيامك دست تعاود آه، خوش بي زور سپاس دكتور الگور اگر كومنت كتيا لسر قسكا والله دكتور لراهي خوي كومنت چی دەکەم باش فرمو أنه أتولى منهجي يعني براستي أو منهجي بيشتر هبو منهجي أنغوري طبعا كر براستي كارسات بو عربي براستي حياة برو يعني أمن لجنة تقييمك بوم لصفيتار دوازده عربي برواك منهج كان هنا لبو قسم عربي لجنة كان دانا تقييمي أو منهجي بكان يعني منهجك بر ولا غلط إذا أمان رابورت ما نوسي المهم بابيجناك باسي أو يمكن أوي أمن دمي بيمشك وقت كمان كما برادراني تشبه بجاري كان بس يقدر كريم هي تكاية أو منهجي كذا دنين تعميمي ما كان بس هم مكتبة كان سن مكتبة وكو صامبل بايلوت بكان وكو بايلوت بالي تجربة خديت فيدباكي وقرن مزانا لقر خطي زمني دا قنجي لقر عقليتي تعود دا قنجي أخطاء إملائيتيا يعني يكسر همو مكتبة كان هرمي كردستان أو مكان تكاية أو إشياء خير تهندقاتي هم وكو مصرف هم وكو حياة سونك أو هم غلطة لنا من هذا كان دبينينا بزاري جيش دكتور زور سباس ما مستعربين جباري دلي من كفيفمو خريجشم دلي سلاو بگينا سلاو رزم بگينا بدكتور الگوردي خوشويست بقول دلناتو عم بكردي بنوسم لبر جهازه كم بابلنا ونيا بيقول اگر حزدك قصه بكاده توانم مايك لكو كما بلام تاوري جوابي ما اوكاتا ما مستا امان سباشن ما مستا ارزو ما مستا امان فرق ئێوارەتان باش دەستان خۆش زۆر سپاس ممنون سپاستان دەکەم ئەم دەرفەتە وڵا پرسیارەکەی من هەر لە دکتۆر هەڵگورد لەوە بوو ئەو زمانانەی با بڵین کەوا وەرگیراون لە زمانی تر خۆی باشتر لەوانێ بزانێ مقتەبەسن بۆ نمونە وەکو زمانی تورکی بۆ نمونە لە 4 زمان وەرگیراوە لە عەرەبی و فارسی و فەڕەنسی و ئینگلیزی ئایا ئەو زمانانە یان وەکو زمانی تورکی ئایا ئەو حەقیان هەیە کەوا پێیان بڵین زمان یان دەبێت پێیان بڵێ ما بڵین کریۆڵی یان هەجینی کە زمانانێکن کەوا لە غیری خۆیان وەرگیراون ئایا ئەو حەقیان هەیە پێیان بڵین زمان یان پێیان بڵین بن زمان یان زۆر کەلیمەی لەوەیە ڕق و شترکتر هەبێت لە سۆشیال میدیا بۆ من زمانی دزراویان وەرگیراو لە غیری خۆی ئایا دەتوانین پێیان بڵین زمان یاخود زمانی ئەمە ئەو پرسیاری مایە یەک تێبینیم هەبوو وەڵا لەسەر ئەو بابەتی کا دکتۆر باسی کرد لەیسا طبعا جمهوری نوحات لەسەر ئەوەنە لەیسا فعلی ماضیە بۆیش دەڵێن طبعا ئەو هیچ کەوا دەڵێن ناقیسە و با بڵین جامدە ئەویان دەزانین بەڵام لەسەرەوەی کەوا دەڵێن ماضیە بۆ پێی دەوترێ لەوەی دکتۆر خۆشی باشتر بزانێ لەبەرەوەی با بڵین تائی تەئنیث و شەبه معیاری شەبه و علاماتەکان وەردەگری بەڵێ تو دەرێ ذهب تو دەرێ لەستو بەڵێ کەواتە لەبەر ئەوە کراوەتی وایە ئەوە معیاری شەبەکەیە وایە بەڵام ئایا هیچ حرفێکی دیکە هەیە ئەگەر لەیسە حرفە ئایا هیچ حرفێکی دیکە هەیە ئەمانە وەربگرێتن ئەمە دەست خۆش مامۆستا ئاماس دەست چاوت خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بەنسبەت ئەوە مامۆستا ئەمە ئەو دیراسە لوغەویە ئەمە دەبی وەصف بکەین ئایا ئەو ئارتیکڵ ئەو ئەداتێت چی ئیشەک بکە بە وەصفی ئیشەکەی دەکەیت ئەمە کە ناوی لێ دەنێن ئادات لنەفی الحال يعمل عمل كان مثلا دەتوانی بۆ نوعی ئیعرابی بکەیت ئەوەی ئیعرابە ڕاست بکە تحلیلێکی دراسەیەکی وەصفی حسب منهجێکی وەصفی نەک حسب منهجێکی منطقی کە برێم لەبەر ئەو بە فعل ماضی دەچی ناوی لێ فعل طبعا وأزيدك من البيت الشعر با ئەوەش لە بۆ بەشدار بووان ئەو پرسیارش بکەم یان بیرژێنم ئایا دەزانی فعلی مضارع لە ناوی مضارعە بڕۆن دوای لە بە خۆتان لە دوی بگەڕێن ئەخە لە هیچ زەمانێک ئەوەش دەست کەم و کوڕی لە دراساتی عەربی ئەخە ئەمە کە دەرین تەقسیمی فعل بکە لە بۆ
أزمنة لزماني عربي دير ماضي كاك ماضي زمن أهلا وسهلا بس كاك مضارع زمن نية أما سي زمن مان هي لها مو دراسات لها مو فلسفة لها مو وجود رابردو استا داهتو ماضي حال مستقبل أخ بيمناري أتوكو بفعل مضارع دري زمنا تخوا فعل أمر زمنا كاك زمن نية دير مضارع جلبو حال واستقبال بكاردي يعني تناقضاتي قالك زور تدايا ولبو إيمان جشتان نكام درن فعل مضارع يعني فعل مشابه تمام برشارة شت كتكر دتوانين بزماني تركي برين زمان أكيد زمانه بما أنه سيستمك أو جماعة لغوي تيك دقان إصلاحي عن نسيري كرديا بل زمانه وهيز مشكلين وقد قد كردني كلمة لا زماني ديكا بعيب ناتي أو أقصي ما مستعب لا بشيوا كدائما أقصي دكا دري نابي أما الشرم لو يبكين كلماتي ديكا بيت ناو زمانه كمان دري فارسي مثلا چندها كلمة عربي بردية بس دبروي حزاري خويه ومشكلين وشعور بنقصناك بكاري ديني بس لو أنا أمن حسب كم بشرم دكم ككلمة عربي بكاردينم زۆر باشە پرسیارەکەی تری ئەوە بوو لەسەر زمانی تورکی ئەوانە بە زماندا دەندرێ یان بە زمانی دزراو یان بنزار یان شێوەزار بما أنه تعريف كان ليس تطبيق ذهبي أصوات يعبر بها كل قوم عن أغراضهم طواو زمانه زۆر باشە دەست و چاوت خۆش بێ مامۆستا ئارەزوو بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو زۆر سپاس بەنسبەت زمانی عەرەبیە کە ئاماژە کرا لە پۆلی چواری سەرەتاییەوە با بڵێن چواری بنەڕەتیەوە دەست پێکە زمانی ئینگلیزیش لە قۆناغی باخچە و با بڵێن لە دوای ئەوە دەست پێکە نازانم بەنسبەت ڕەئی بەڕێزت کاک دکتۆر ئێمە پێمان وایە بە پێی سەرجەم کتێبە ئاسمانەکان و هەروەها بڕیاری نەتەوەی گرتوەکانیش منداڵ نابێت تاوەکو ئەگاتەوە بڵین تەمەنی 10 ساڵی کە بازنەیەک تاوەکە جگە لە زمانی دایکی زمانێکی تر بخوێنێ کەواتە شوێنی زمان عەرەبەکە کە لە پۆلی چوارە شوێنەکەی دروستە بەڵام کاتێک کە زمانی ئینگلیزی لە باخچە و لە قۆناغەکانی خواردتر بڵێن سەروتر عەفوە خوێندێت بڵێن 1 و 2 تاوەکو 3 بەڕاستی ئەمە کارەساتە بۆ لەبەر ئەوەی ئەو مناڵە تووشی شۆکی کولتوری ئەبێت بەڕاستێکی تۆ کاتێکە لە پۆلیەکی سەرەتایی فێریەکەی کەڵ پشیلێ و دەک سەگە ڕەم باران ڕەنج کەس ئان دەگس کاتێک کە ئەڵێ وەرگێڕانی وشەی بۆ ئەکا کە سەگ و پشیلە ئەبارەکە ئەمە ئیدیۆمێکەواتای بارەم شەستە دەبارێت کەواتە ئەمە کاریگەری هەیە لەسەر وەرگرتنی زمان لای مناڵ لەو قۆناغەدا یاخود ئەتوانین بڵێن هۆکاری لە ناوچوونی زمانەکەمانە بۆ لەبەر هۆکاری ناوچوونی هەر زمانێکیش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە تاکەکانی ڕوانینیان بۆ بەشکۆمەندی زمان نەوی ئەکەن اینجا نازام ڕەئی بەڕێستان زۆر سپاس مامۆستا زۆر سپاس مامۆستا بەنسبەت ئەوەی ئەمە باسی فێربوون و قابلیەتی فێربوونی زمان دەکەین ئایا قابلیەتی هەیە لەو تەمەنێ بڵێ فێردەوی بەس ئایا خراپەیان خراپنی ئەوە شتێکی دیکەیە نقطەی دووەم لەوانەیە ڕێیەکی پێچەوانم هەبی نەخێر بەڕێی من با لە تەمەنێکی گچکەوە بخیندرێت لەبۆر ئەوەی فێربوونی زمان بە گچکەی زۆر ئاسانترە لەوەی کە بە گەورەی فێری دەبی ئینسان لەبەرەوەی ئەو کاتی تەرکیزی نامینێ و مێشتی صاف نیە و ئیدی چەند هۆکارێکی دیکە هەیە لۆی با ڕێی من نا وا تەجروبەشمان هەیە ئەمە هەلە ناو عائیلەکەی خۆمان مەسەلەن چەند مندارێکمان هینا با حکمی ئەوەی تەخەسوسمان لوغەیە کوردی و ئینگلیزیمان قسە کرد لە یەک لەحظە ئیدی هەردوو زمانی زەبت کردیە و هەردووچی کۆنتڕۆل کردیە یعنی هیچ مشکلێکدا نابین وەکو شخص دەست خۆش بێ دکتۆر کاگڕێبین ویستی ئەگەر پێوێ قسەیەک بکا گوتی دەمەوێت وەڵامێک بدەم فەرموو کاگڕێبین السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام ورحمة الله وبركاته. زۆر خۆشحاڵ خۆشحاڵتر بووم کاک دکتۆریش لێرە دەبین و زۆر سوپاسی ڕێخێرانی ئەم وەی بینارە دەکەم و بە خێراتنی کاک دکتۆریش دەکەین خوا سەلامەتان کە والله ئەوە کە نووسی بووم ئایا کە وەڵام دەمەوە مەبەستم خودی واتای مضارع بووە هیچ دکتۆر هەڵگوڕ بە خۆی جوابی داوە بەنسبەت ڕاستیە منیش ویستم ئەوە بڵێم خودی معنای لە ئیسە نەمدەزانی هەتا تازە زانیم کەەوە فعل ماضی نیە ڕاستی ئەم خودی خۆشم هەروە فێرکرابوو کە فعلێکی ماضی ناقصە دەستت خۆش بێ مامۆستا 4 ساڵی کولێش هەروە فێرکران کە ئەوە ماضی ناقصە دەستت خۆش بێ مامۆستا جان ئەم معلوماتەمان لە کاک دکتۆر فێربووین خوا گەورە جەزای خێری بداتەوە بەڕاستی ئەوە ئینشاءالله دەبێتە هۆی بیدایەتێکی ئەوەی کە
دیسان مراجعی ئەو نەحوە بکەینەوە کە فێر بووینە بەشێکی ئەو بەشێکی زۆر لەو باش. لەگەڵە دووەرمان گرتووە. دووبارە بە خێراتی کاکە دکتۆر. دەست خۆش بێ. زۆر سپاس مامۆستا ڕێبین ڕێبین. یەکەکە لەو تەڵەبانێک کە بەڕاستی معجەبی بووم و ئەرخوای گەورە چاوەکانی لێستاندیتەوە، بەڵام چەندەها نیعمەتی دیکەی دایتێ کە زۆر جار پرسیارم کرد، ینی مووقفێک بەبیرم هاتەوە ئێستاکە غەڵەتەکەم جملەی غەڵەتم گوتم چێ سی کەسی لەگەڵ شعبەی بوو، گوتم چێ ئەو غەڵەت چم گوت کەس هەستی پێ نەکرد. ئیدی ڕێبین تاکە شەخص بوو کە جوابی داوە، گوتم بە 6 جۆتە چاوی ئەنگۆ ئەو غەڵەتەتان نەدیتەوە، ڕێبین بە بێچاوی خۆی دیتەوە. ڕێبین ئەو تەڵەبە بوو کە یەکەم محاضەرەی دەرسی عروزی کە دەرسێکی مۆسیقیە چوومە ژۆرە یەک بیتی لە بۆم خوێندەوە، گوتم ڕێبین ئەتوو دەبێ شاعر. وفعلا پاشی چەند دانیشتنێکی VIP یەکەم بیتە شعری لە بۆم نووسی وەکو ئەو کابرای کە لە عەسری عەباسیە لەسا وەزنی شعری بحوری خەلیلی شعری نووسیە. بەڕاستی تەڵەبەیەکی یعنی ناوی دەم شاعرێکی دەگمەنە کە لە خێزانی ئەو لە ساڵی عروزم گوتیتەوە کەم تەڵەبەم هەبووە وەچی بتوانی ئەوها بە سەلیقە و بە جوانی و بە لە عەرەبەک لە سەدەها لە هەزارها عەرەب بتوانی جوانتر شعرێک بنووسی عروضی و خەلیلی و دەستەکانت خۆشوی بە خێر لە پاش فەزلی خۆی وزودی ئەوە بوو بۆ لە پاش فەزلی خۆی گەورە. زۆر سپاس مامۆستا ڕێبین، خۆشحاڵم کە لەگەڵمان بووی. دکتۆر سارا سەرۆکی بەشی زمانی عەرەبیە لە پەروەردەی بنەڕەتی. فەرموو دکتۆر سارا مایکەکەت بکەوە. فەرموو ئەگەر پرسیارەکان کورد بکەینەوە چکە دووسێ کەسی تریش دەستیان بەرز کردەوە بە بەشی وانش بکە کاتەکە. فەرموو دکتۆر سارا مایکەکەت دەتانی بکەوە. ئەگەنای کەشکەوە گرین لۆ سڵاو و ڕێز شەوتان باش. باشتر. زۆر سپاس. زۆر سپاس کاک دکتۆر هیمدات بۆ ئەو دەرفەتە بۆ ئەم وێبنارە گرنگە. دەستی دکتۆر هەڵگوردش خۆش بێ، بەڕاستی زۆر گرنگ بوو. دەستت لەسەر کێشەکان دانا، یعنی پەنجەت لەسەر کێشەکان دانا و هیوادارین ئەو شتانە ئیشی لەسەر بکرێ لەلایانی پەیوەندیدار. بەڕاستی زۆر گرنگە. بابەتێکە بوویستم پێشنیاری بکەم بۆ بەشەکانی تر. ڕاستی دەورات هەیە، مامۆستایان دەنێردێن بۆ دەرەوەی وڵات. پێشنیار دەکەم بۆ مامۆستایانی بەشی عەرەبیش ئەو دەرفەتە هەبێ بچنە وڵاتانی عەرەبی، یعنی چکە بەڕاستی یعنی بەبێ هیچ مجاملەیەک مامۆستایانی عەرەبیش پێویستیان بەو شتەیە. کێشەیان هەیە. خۆم وەکو سەرۆکی بەشی عەرەبی و 13 ساڵە لە ناو بەشی عەرەبیمە، لەگەڕێزم بۆ هەموو مامۆستایانی بەشی زمانی عەرەبی. کێشە هەیە بەڕاستی لە ڕووی زمان و لە ڕووی قسەکردن و یعنی دەبینم هەندێک لە مامۆستایەکان 150 بە زمانی عەرەبی قسە ئەکەن یان 140 ئەوی تر بە کوردی. بۆیە قوتابیان فێرە، یعنی لەگەڵ کێشەی منهەج، بڵێ کێشەی منهەجشمان هەیە و کۆنە و لەگەڵ ئێستا ناگونجێ و لەگەڵ ئەو سەردەمە، بەڵکو کێشەی تریشمان هەیە. یعنی هەندێ یعنی بەوا تێگەیشتونە کە تەواو کە گەیشتنە پرۆفیسۆریان لەگەڵ ڕێزم بۆ هەموو مامۆستایانی خۆشەویست کە گەیشتنە پرۆفیسۆریان دەرتەواو دەبی دەستیان لە خۆیان بشۆنەوە و تەتویری خۆیان نەکەن، بەڵکو زۆر پێویستە ئەمە ڕۆژانە ئیش لەسەر خۆمان بکەین، بەتایبەت لە سەردەمی ژیری دەستکرد. خۆشبی دکتۆر سارا، زۆر سپاس. کۆتا ئەگەر یەک دەقیقەشم بدێ کاک دکتۆر، ئێمە وەکو بەشی زمانی عەرەبی ئێواران کۆلێژی پەروەردەی بنەڕەت بۆ ساڵە کونی و بە جهودی شەخسی خۆم توانیتم چاڵاکی بە زمانی عەرەبی لە جەدوەلی دابنێم کە ئەمە هەفتانە 3 بۆ 4 چاڵاکیمان هەیە بەپێی بۆشایەکانی دەرس. میێوانی دێنین لە دەرەوە بە زمانی عەرەبی، مناقەشات دەکرێت لەسەر ڕۆمانە، ڕاگۆڕینەوەیە، بەڵکو لەو کۆرسەی یعنی توانیم یعنی قوتابیەکان ئاشنا بکەم بە نووسەری زۆر، چکە بەڕاستی قوتابیمان هەیە نووسەری کورد ناناستەوە کە بە زمانی عەرەبی دەنووسی، یعنی توانیم بە جهودی شخصی خۆم بکەم ئینشاءڵڵا ئەوە تەئمین بی لە هەموو بەشەکانی زمانی عەرەبی زۆر سپاس. زمانەکە خۆشەویست بکەین. زۆر سپاس دکتۆر سارا، زۆر سپاس. مامۆستا قادر بەرزنجی، مامۆستا قادر دەستی بەرز کردبەوە لەگەڵ مامۆستا ڕۆژگار. مامۆستا قادر فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش دكتور. زۆر سپاس. والله دكتور بس تبنيتي بتوك مبوم بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بێ، زۆر جار مامۆستا لە کلاس بە کوردی قسە دەکەم،
تێبینیەکەم ئەو ماوەسا ئەگەر یعنی سەرەتا ئەمە ئەگەر بە عەرەبی قسەکەن ئەمە وەکو خۆمان زمانی عەرەبی نازانین سەر بخۆم هەر قوتابی مامۆستا هەڵگورد دکتۆر هەڵگورد مەرحەلە سێمە بەس ئەگەر یەکەم جا مامۆستا عنی ئەمە عەرەبیەکەی نەزانین ئەگەر بە عەرەبی شەرەکە ئەمە هیچ تێ ناگەین بەس یەکەم جا پێویستە منهەجێک دام درێ بۆی ئەمە فێری زمانی عەرەبی بین کە ئەو کێشەیەش هەو یعنی زمانی عەرەبیمان نەزانین مامۆستا بە عەرەبی قسەکە بە خۆمان هیچ تێ ناگەین کە دەرسەکەش بۆ ئەوە دانراوە کە تێبگەین ئەگەر تێ نەگەین ئەم دەرسانە چ سودێکیان هەیە بەس تێبینیەکە منەوە بەگەر لە مەرحەلەیەکەوە تا مەرحەلە چوار باوەڕکە یەک دەرزدام درێ بۆ فێربوونی زمانی عەرەبی یعنی قوتابی زۆر قازاز دەکات تا ئەو قسمەتەوە دەکات فێری عەرەبی دەبی ئەگەر تەنها یەک دەرز دابندرێ قادر بەڵێ دەست خۆش بی زۆر سپاس کا قادرۆڤزان تەڵەوەی خۆم بی وەنیە مەرحەلە سێ ئەمە مشکلەمان لەگە منهەجەکان نیە ئەوەندەی مشکلەمان لەگەرەوەی چی ئەو منهەجە دەرێتەوە يعني بەڕاستی بەداخەوە مامۆستایەکە مسلح نییە نەکەر ئەوە ئەسڵەن من یەک لە ئیجتیماعاتەکان لو گوتم ئەمە ئسمان کردلەوەی هەستان ڕێکخراوی خۆماندانا لە بۆی بە کەیفی خۆمان دەستکراوە بین لە منهەج و بە کەیفی خۆمان خەڵک فێر زمان بکەین هاتین یەک لە پێشنیارەکان گوتم کاکە تەڵەبە 4 ساعت تەخەڕوز دەکا هیچ فێر نابی وەرن ئەو زۆربەی زۆری تەڵەبەکانمان ساقیت دەبن لە زیاتی ئەوەی ساقیت بن وەرن سەفی یەک بکەنە تەمهیدی با 4 ساعتەکەی دیکات بەس فێرە عەرەبی بکە لە سەفی 1 و 2 3 و 4 ئەو کاتێت و دەرسەکانی بدێ ئیدی کو دەبی تەڵەبەک ساڵی لە عمری دەڕوا گوتم والله ئەو ساڵێن یەکەم ناڕوات چونکە شتێکی دێتە جێ نقطەی دووەم ئەتوو ئەساسێکی لە بۆ دادنێ و ئەو ساڵێ هەموو تەمەنی دەڕوا ئەگەر ئەوەی نەکەی ئیدی ئەمە محاولەمان کردێ بەس کە لا حیاتەری من تو نادی کەس نازانم مامۆستا ڕۆژگاریش وەرگرین بە ئاخر پرسیار بیت کە کاتەکەمان تێپەڕێ مامۆستا ڕۆژگار فەرموو نووسرا ڕۆژگار تاهیر فەرموو شەوتان باش لایەک باش خۆش بێ وڵی من چەند شتێکم هەیە دەمەوێت باسی کەم ئەگەر کات هەبێ بابزانین دەگاتە چێ فەرموو اوكي بالنسبة ئەوەی کە دەڵێ قوتابی هەیە کە خەریکی قسمی عەرەبی فێرە عەرەبی نابی بەڵێ لەگەڵ ئەوەما لەبەرەوەی من خۆشم تەڵەبەی قسمی عەرەبی بوومە یەک لەو کێشانی کە هەمان بوو ڕۆژگارەوەی مەسائی وەنیە بەڵێ مەسائی بووی بەڵێ مامۆستا زۆر باشە من لە ڕاستی لە عەرەبی یەکێک لەو دەرسانی کە زۆر پێم خۆش بوو دەرسی مامۆستا هەڵگورد بێ یعنی نەک لەبەرەوەی کە و خۆی لێرێ ڕاستی دەرسی زۆر خۆش بوو من خۆم لە لای ئەو تەڵەبەتی زۆر زیرەک بوو دەرسەکانی تری وەکو قسمی عەرەبی بەڕاستی ئەو دەرسانە هیچ فێربوونی زمانی عەرەبی نینە وەکو ئەوەی کە فقه بەلاغەیە نەحو سەرفە دەرسێک نییە کە تو فێرە زمان بی هەتا وەکو ئەوش کە حەزت لە بۆ تەڵەبە دروست کە فێر بی وەکو زمانی ئینگلیزی ئێمە برادرمان هەبوو لە قسمی ئینگلیزی خۆیان لە ئینگلیزی دەرسێکی کەنڤەرزەیشنیان هەبوو زۆر حەزیان لێ بەڵام لە عەرەبی ئەو شتە نییە وایە ئەگەر تەمەشەی جامعە ئەهلیەکان کەی ساڵێکی هەر ساڵ یعنی لغە دەخوێنن زمان دەخوێن بەڵام لە عەرەبی ئەو شتە نییە بەنسبەت منهەج ئەگەر منهەجی پۆلی 6 و 7 و 8 و 9 یعنی هەتا 12 تەمەشاکی منهەجێکی زۆر قورسە لە بۆ تەڵەبە چونکە من خۆم دەرس دەڵێمەوە ئەوەی کە 6 وحدە هەر وحدەیەک و 6 دەرسە چەندین مۆزوع هەیە تکرار دەبێتەوە هەندێک نەمەڵی تێدا لە بۆ تەڵەبە زۆر زەحمەتە دوای ئەوە کە گرامەڕەکەی زۆر زۆرە طلبة يعني لو أنا 20 سؤال نوزدية إتر أول حاصل أول بتزيد لي درسي كتير نفسي شت زور كده أنت أخيري تمريناتك تنصف حياة وكو كتابي إنجليزيني وابك طلبة حزي لو دروس به أجر لهر طلبيك ببرسي ضليت درسي عربي زماني شي معقدة وما مصاكش معقدة يعني من ريزم هيا احتمال تحدق أو اشتراس بينا زانم لبرتي حتى يعني طريقة تدريسه قلت ما مستوى حتى تعامل لقل طلبة ما مستوى عربي نوعا ما نازانم تون وكو ما مستوى إنجليزيني وكو برادر بنتوزي كراوة تربن كمان خوش ما مستوى عربي ما أجر تمشي كتاب كين لبو فيربوني زمان يعني خارجي منهج براستي حتى إذا كتابك نبوكا فيربي وايا حتى كما مستوى هالقود خوشي باسي كرزور غلطي تدا لمن هزي وكو دراسة وكو أوش كمن خوم يستيتم في يعني كتابك هبي بو الطلبة تمشام كردي أجر مقارنة كم لقل كتابي وكو إنجليزية خد زمانة كانت وكو زماني ألماني هركة أتو صفحية كم دكيوة حسدكي فيري أو زمانة بيتو كبراستي فيربوني زمان يعني فيربوني زماني طازت يعني تيج دقات الطلبة براستي يعني ياخد هركسي صفحية كم تمشادكي زمانة كم زور يعني وكو رسمة وكو أوي كزوجتي كده طلبة براستي جشبين والله من العربي أوشتانا من ديت يمن تمام دست خوش بێ مامۆستا ڕۆژگار زۆر سپاس
وڵایەوە مامۆستا ڕۆژگار بەبیرم هاتەوە ئەگەر لە مەسائب هەر جارێک دایاندی ئەمن بێ ئیشم یەکسەر دەهاتن ئەمنیە ڕادەکێشا لە قاعی دەرسەکان لەو شەڕحکەم کە هیچ علاقەی بە مەوزوعەکەی منەوە نەبوو. یەک لەو کەسانە بوو کە زۆر حەزی لە دەرس بوو. فعلا ئەوەی کە ئەم تێبینی دەکەم لە زمانی عەرەبی یعنی دەچێت کە مراقبەمان دەبی لە قسمی فەڕەنسی لە قسمی ئەڵمانیا دەبینی پۆستەری گچکە هەیە و ڕسمی ئەوە ینی کە ئەنەما تو دەچێت تعامل لەگە تەڵەبەی دەکا وەکو ئەوەیە تازە فێر دەبی. ئێ عەرەبیەکە وانیە ئێ عەرەبیەکە وا حساب دەکە ئەمە گەورەترین مشکلەی ئەقسامی عەرەبی لە منهەجە منهجی عربیمە وەکو متکلم حسابی لە بۆ دەکرێت ینی منهجی جامعی مووسڵەت جامعی مستەنسریە جامعی قاهرەیە نەهاتیە دووبارە و سێبارە دەرێم نهاتیە تعامل لەگەر ئەو کەسێ بکە مێشی هیچی تێدانە و دەیەوێت تازە دەست بە عربی بکە. ئیدی کێشەکەیمە ئەوەیە کە هەموو جارە باسی دەکەین فعلا ئەتو ئەو شتە بەسیتانە نبینیەوە لە منهج عربی بینما ئەو شتە فەخمانە دەبینیەوە کە وە دەکات تەڵەبە زیاتر و زیاتر عقدەی لە پێیابی لە گەرزمانی عربی و مامۆستاژ نەزانی و حەلی پێنیە بەڕاستی. ئیدی ئەو دەست خۆش بێ دکتۆر گیان زۆر سپاس. ئەوە سعات 40 دقەیە 10 دقە زیاتر لە کاتی خۆمان تێپەڕیە بەڵام بابەتەکە بەڕاستی مناقەشە زۆر هەڵدەگری. بەڕێزان لە بۆ معلومات شتان پێمان خۆش بوو ئەو وێبینارە بە زمانی عربیش پێشکەش ببێ بەڵام مەبەستەکەمان گەیاندنی ئەو فکرە بوو بە ئەگەر دیسان وەکو قادر گوتی ئەگەر هەموو بەس بە عەرەبیەکی فەسیح قسەمان کرد بە ڕەنگە ئەو پەیامانە نەدەگەیشتە خوارەوەی دایک و باوک و ئەوانەی کە عەرەبی نازانن. بۆیە مەبەستەکە ئەوە بوو بۆیە بە زمانی شیرینی کوردی پێشکەش کرا. ئەگەر نا لەگەڵ کاکتۆر هەڵگورد و لەگەڵ ڕێکخراوی سیبەوەی لە بەرنامەمانە چەند وێبینارێک بە زمانی شیرینی عەرەبیش ڕێک بخەین. من زمانەکان هیچیان لە هیچیان باشتر یان هیچیان لە هیچیان قڕستر و گرنگتر نین. هەموو زمانێک بەپێ ئەو وەزیفەیە کە بۆی دادەندرێ ناسنامەی گەلێکە ناسنامەی نەتەوەیەکە هەڵگیری کللتورێکە بۆیە هەمویان پیرۆزن هەمویان باشن و ملکی کەسیش نییە ملکی حزب نییە ملکی نظامی سیاسی نییە بەڵکو ملکی شعبەکەیە و کللتورێکی لە پشتەوەی. کاتێککە دکتۆر باسی ئەوەی کرد وشەکان وشەی نوێ دێتە گۆڕێ وشە گەورە دەبێ و دوای وشە دەمرێ زمانی ژوایە وەکو عائلەیەکە وەکو هەندێک کەس پێی دەڵێن کائین حی ینی وەکو بوونەوەرێکی زیندووە چۆن دەبێ لە دایک دەبێ دوای تەفەڕع دەکا و ڕقی لێ دەبێتەوە و دایالێکت و زمانی تر و بەو شێوەیە تا کاڵ دەبێتەوە لەناو دەچێت. ئێستا زمانێکی گەورەی وەکو زمانی سانسکریتی زمانێکی گەورەی وەکو زمانی لاتینی تەنها جێدەستەکانی دیارماوە گەناوەکو زمان ڕەنگە نەمابێ. ئەو زمانانی قەدیمی قسەیان پێکراوە یان نووسینیان پێکراوە خۆ ئێستا قسەکەریان نییە بەڵام ئەسەریان بەجێماوە. مەبەستمانەوەیە هەموو زمانێک گرنگی خۆی هەیە هەموو زمانێک پیرۆزی خۆی هەموو زمانێکیش دەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکە. بە دڵنیاییەوە لە نزیکترین کاتدا تۆماری ئەو ڤیددیۆیە لە چەناڵی یوتیوبی مێگامایند پلەس و لە وەتسەپیش بڵاو دەکرێتەوە. سلایدەکانیش بە ڕوخسەتی دکتۆر هەڵگورد دوایی لەگەڵ ئێوەی بەڕێز شێر دەکەین. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتوش وێبیناری ترمان ماوە هەم وێبینارێک لە کۆتایی مانگ بۆ بەڕێزێکە کە پسپۆری لە ئایە هەروەها لە مانجی شەشیش چەند وێبینارێکی گرنگمان ئامادە کردووە. دکتۆر هەڵگورد دەپرسن چۆن دەتوانین پەیوەندی بە ڕێکخراوی سیبەوەی بکەین دەتەوێت ئەگەر ڕکلامێک لە بۆ سیبەوەیش بکەی ئاساییە لە کۆتاییەکەی فەرموو. وڵە کاک دکتۆرەمە ڕێکخراوی سیبەوەی تا ئێستاکە بەڕاستی لەبەرەوەی تەمویلمانە ناتوانین دەستمان کراوە نیە زۆر حرەکە بکەین بەس لە مانجی لەو چەند مانگەی داهاتوو لەو نزیکترین دەرفەتدا ئەمە چەند خولێک ڕادەگەینین خولی زمانی عربی لە تەڵەبەی ئیبتیدایی و خولیشمان هەیە لە بۆ تەڵەبە ئەوانەی کە تەقدیمی ماستێر دەکەن و ئەوانەی کە تەقدیمی دکتۆرای دەکەن بە خۆتان دەزانن ڕێکخراوی سێبەوەی تایبەتمەندە لە زمانی عربی خولەکانمان لە سەفیەیەکی بچیت لە ڕەوزەوە شعارمان ئەوە من الڕەوضە إلى الدکتۆرا ئەمە خولەکانمان ئۆفەرێکی تایبەتشتان هەبی لە بۆ پەرلەمانتارەکان خراپ نییە بەڕاستیشمە بەجددیمە پرۆپۆزەڵ وەڵڵاهی ئەگەر ئۆفەرێک هەبی ئەگەر 10 کەسیش بێ ئەگەر 3 کەسیش بێ بەڕای من دەست پێ بکرد خراپ نییە وەکو پیشاندانی یاسپاچی بۆ ئیشەکەیان.
ئیشاڵە بەرنمەیان لە بۆ دادنێن و ڕێکخراوەکەشمان طبعاً هەر ئەوە نییە بەس دەوراتی هەبی چونکە ئەمە ڕێکخراوین ئێمە معهد نینە و چالاکی زۆرمان هەیە یەک لە چالاکیەکانمان کە تا ئێستا ئەنجامماندا مەسەرەن مەکتەبێک پێویستی بە مامۆستای ئەمە مامۆستامان لە بۆ دابین کردێ دێ ئەمە بە حکمیەوەی لە قسمی عەرەبینە و تەڵەبەی باش پێ دەزانین خەریجەکانمان باشە ئەوانە ڕەوان دەکەین لە بۆ مەکتەبەکان و لە پاشان ئۆفەری بابرین لەوانەیە لە داهاتوودا عیادەی لغەویمان هەیە خەڵک وەکو دەست لای دکتۆرە کێشەی هەیە لە ژانە سەری هەیە کێشەی لە مەوزوعی عەربی هەیە عیادەی لغەویمان هەیە پاشەوەی دەزانین کێشەکەی چیە مامۆستای لە بۆ تەرخان دەکەین حەسەبە کێشەکەی و حەسەبە مستەوای مشکلەکەی و تەرجەمەمانەیە تەدقیق لغەوی هەموو ئەو شتانە لە پلانماندا هەیە ئینشاءالله بە جهودی ئێوەی بەڕێز ئینشاءالله. دەست خۆش بێت. زۆر سپاس کاک دکتۆر جان. دووبارە زۆر سپاس بۆ برای بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر هەڵگورد محەممەد حەسەن پسپۆر لە زمانی عەرەبی هەروەها دامەزرێنەر و سەرۆکی ڕێکخراوی سیبەوەی کە تایبەتمەندە بە زمانی عەرەبی وەکو گوتی ڕێکخراوە نەک ئەکادیمیا یعنی جگە لەو خزمەتگوزاریانەی کە تازە باسی کرد و لەم زوانە ڕەنگە هەواڵی هەندێک لە خولەکانیشیان دەبیستن. پیجمان هەیە دکتۆرتوانن لە ڕێگەی پیجەکەی ئاگاداری هەر بەس لە فەیسبوک و لەوە بنووسن ڕێکخراوی سیبەوەی وانە؟ بەڵێ زۆر باشە. زۆر سپاس بۆ ئامادەبوانی بەڕێز. ڕەنگە ئێمە تەسەوڕمان کرد بێ ژمارەیەکی کەمتر لەوەی ئێستابی بەڵام لە کاتێک لە کاتەکان گەیشتە 58 کەس کەوە ڕاستی گرنگی بابەتەکە دەخاتە ڕوو. ڕەنگە لەگەڵ دکتۆر هەڵگورد باسی ئەوەشمان کرد ڕەنگە بابەتەکە گوتی ڕەنگە هەندێک وشک بێ ڕەنگە زۆر کەس حەز نەکا بۆیە بە کورتی دەیبڕمەوە بەڵام ئەوە لەگەڵ وێبینارەکانی تر هیچ وافرق نەبوو. ئەو سعاتێک و 45 دقەیە لەسەر خەتین و کەسیش هەست بە ماندووبوون ناکات چونکە گرنگەکە هەم بابەتەکە گرنگە هەم شێوازی پێشکەشکردن و هەم ئەو زانیاریانەی کە دکتۆر هەڵگوردیش پێدان و ئەو بەشدار بۆ بەڕێزانە کە لەگەڵمان بوون کە هەریەک لە شوێنی خۆی بەڕاستی جێدەستی دیارە و گرنگی بابەتەکە وای لێ کرد کە ئەوانش بێنە ناو ئەو بابەتە و هەرێکە لە شوێنی خۆیەوە دەتوانێت ئەو پەیامانە بگەێنێ بۆ ئەوەی بتوانین بە تێڕوانینێکی جوانتر بە تێڕوانینێکی پێکەوەیانەتر بتوانین ئەو کێشانەی دێنە پێشێ چارەسەر بن. دووبارە زۆر سپاس کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و سپاس بۆ ئامادەبوونتان شەو شەوگارتان هەر شاد بێ. ڕوخسەتی هەموو لایەک بۆ بوونەوەکە کۆتایی پێدێنین. دەستەکان تا خۆش و خواحافیز.